دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. سیستمی ئەلمانی و سیستمێک کە ئیسلام یاخود شریعەتی ئیسلام بنچینەی بێت کامیان بۆ ئەمڕۆی کوردستان گونجاون؟ ئایا لە ناو کۆمەڵگەی کوردیدا دەکرێت سیستمێکی ئەلمانی ڕەها یاخود سیستمێکی ئیسلامی ڕەهامان هەبێت؟ ئەلمانیەکان دەڵێن دەسەڵاتی دینی دەسەڵاتێکی کۆنەپەرستانەیە و دواکەوتن خوازە، کەواتە ئەلمانیەت دەسەڵاتی هەبێت دەبێت بە دەسەڵاتێکی پێشکەوتن خواز و بە شێوەیەک لە شێوەکان کۆنەپەرست نابێت. ئەمە پرسیارێکە ئێمە ئەمانەوێت ئەمڕۆ وەڵامی بە وەرگرینەوە. ئایا قوتابخانە ئاینیەکانی کوردستان توندڕەوی بەرهەم دەهێنن وەکو هەندێک دەڵێن؟ ئەمەش لایەنێکی دیکەی گفتوگوی ئەم شەومان دەبێت. دەشپرسین ئایا ئەلمانیەت دژە دینە یاخود بە شێوازێکی دیکە ئایا ئیسلام دژە ئەلمانیەتە؟ لە کاتی ئامادەکردنەوەی دەستوری هەرێم کە لە ئێستادا دەوترێت لە لایەن پەرلەمانی کوردستانەوە دەبێت لیژنەیەکی 21 کەسی پێک بێنرێت بۆ ئەوەی ئامادەی بکاتەوە. دەبێت ئەلمانیەت بکرێتە بنەما یاخود ئیسلام و شەرع دەبێت بنەمای نووسینەوەی ئەو دەستورە نوێ بێت. بینەرانی عەزیزم سڵاوتان لێبێت، من یادگار فایقم. ئەم شەویش ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی دووجار بیرکەرەوە بە میوانداری کۆمەڵێک میوانی ئەزیز. لە دەستە ڕاستم ئاسۆ کەمال ئەندامی بۆردی ناوەندی سێکولار ئەلمانیەت لە کوردستان کە دوێنێ خۆیان ڕاگەیاند، هەروەها مامۆستا سەلیم شوشکەی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی زانایانی ئاینی کوردستان، هەروەها پێشنێژ و وتار خوێن و لە هەمان کاتدا ئەندامی پەرلەمانی عێراقە. لە دەستە چەبیشم مەریوان نەخشبەندی شارەزا لە بواری ئیسلامی سیاسی، هەروەها دکتۆر عەرەفات کەرەم جێگری سەرۆکی کۆڕبەندی حزبی ئیسلامی لە کوردستان و هەروەها ئەندامی پەرلەمانی عێراق. بەخێراتنی هەمووتانەکەم سەرسەرچاوماناتن، بەخێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانەش ئەەکەم کە ئەم شەو لێرە حزوریان هەیە با دووشت بەرنامەکە جوانتر و دەوڵەمەندترەکەن. یەکێکیان دەنگدانی ئەوانە نەتیجەی تەسویتی سەرەتا و کۆتاییەک لاکاتەوە و هەروەها بە پرسیارەکانیشان لە بەشی دووهەم و سێم کە وەریەگرین بەرنامەکە دەوڵەمەندترەکەن. ئێوەش بەخێربێن سەر و سەرچاوم ئەرک نەبێ کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن نەچینە لای ڕاپرسیەکەمی ناو ئەمەڵقەی دووجار بیر بکەرەوە. پرسیاری ئەمەڵقەیەمان ئەوەیە ئایا کام لەم سیستمانە تۆندڕەوی بەرهەم دەهێنێت؟ مەبەستمان لە هەرێمی کوردستانە بێگومان. سیستمی ئیسلامی کەس دەست بە دەنگدان نەکات تکایە من ئاگادارتانەکەمەوە. سیستمی ئیسلامی یاخود سیستمی ئەلمانی یاخود بڕیارت نەداوت چاوەڕێی مناقەشەی ناو بەرنامەکە گۆڕانکاری لە ڕای تۆدا دروست بکات. سیستمی ئیسلامی لەسەر کۆنتڕۆڵەکانتان ژمارە یەکە، سیستمی ئەلمانی لەسەر کۆنتڕۆڵەکانتان ژمارە دووە، بڕیارم نەداوە ژمارە سێیە. تەنها یەک جار دەست بەو ژمارەیە بنێ کە ئەتەوێ سی چرکەتان هەیە فەرموون دەست بە دەنگدان بکەن. ئایا کام لەم سیستمانە تۆندڕەوی بەرهەم دەهێنێت؟ سیستمی ئیسلامی، سیستمی ئەلمانی بڕیارم نەداوە. کاتمان لە کۆتایی نزیک دەبێتەوە. سوپاس، دەستان خۆش بێت. من بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ کاگاسۆ. ئێوە دوێنێ لە شاری سلێمانی ناوەندی سێکولار لە کوردستان یاخود ناوەندی ئەلمانیەت وەکو باوترە و معروفترە ئەلمانی وشی ئەلمانیەت لە کوردستان ڕاتانگەیان. ویستان چی بڵێن؟ ینی ئەم ڕاگەیاندنە کۆمەڵی خاڵی تایە لەسەر ئێوەستین، ئێوە ویستان بەم ئیشەتان چی بڵێن؟ ئێمە ویستمان بڵین کە کوردستان کاتی ئەوەی هاتووە کە پێویستی بە سیستمێکی سکۆلار وێ. سکۆلاریزم هەم پرەنسیبێکە، هەم بیرروبۆچوون و ئایدەیەکە کە لە ناوەڕاستی سەدەی 16 ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کوردستان تا بتوانین ئێمە بەو دنیا پێشکەوتووی کە ئێستا ئینسانەگاتە سەرمەریخ بگەین توانایەکانی ئینسان لەم شوێنە بگە. فاکتەری دووەمیان خەتەری ئیسلامی سیاسیە لە مەنتیقەکە وەکو بەدیلێک هاتووە، دەوڵەتی داعش هاتووە، خلافەتی ئیسلامی هاتووە، هەڕەشەکانی ئیسلامیەکان لە شوێنەکانی ئەلمانیەت بە بەدیلی ئیسلامی سیاسی ئەزاننیەوە. بەڵێ کە ئەیانەوێ بەدیلێکی کۆنەپەرستانە لە مانتیقا بسەپێتان وایە باشتر کوردستان لە شەڕێکایە لەگەڵ ئەم بەدیلە کابێ بەدیلی خۆی بڵێ، بەدیلێک کە ژێرپێی ئەم بەدیلە ئیسلامی خاڵی بکاتەوە لەوەی کە ئیسلام بەکاربێنێ، دیر بەکاربێنرێ بۆ هێرشکردنە سەر مافە مەدەنیەکان، پاشەکشەکردن بە ڕوخسارە مەدەنیەکانی کۆمەلگا و ئەوە بینینەوە لە هەم لە مقاومەتە لە بەرامبەر داعشە، هەم لە مقاومەتە لە بەرامبەر
ئەو ئەفکارانەوە ئەو یاسانەی کە داعشەوێ لە منتیقەکە بیسەبێنە کوردستانی وڵات لەبەرەوەی لەم بەشە هەندێک درەنگ چوینە پەخشەوە دەستمان پێکرد بۆیە محاولاکەم ڕای هەر چارتان وەرگرم دواتر لە 50 دقیقەی دیکەیە قسەی لەسەرەکەین. مامۆستا جەنابتان لە ماوەی ڕابردوودا مامۆستایەکی ئاینی بوون بە قسەی من نابۆی نەبێ بەڕەئی بەڵام هەمیشە وترا کە تۆ مامۆستایەکی ئاینی چالاکی و کاریگەری لەسەر کۆمەلگە هەیە و هەر لەسەر ئەساسی ئەوەش بووی بە پەرلەمانتاری عێراق و دەنگی پێویستت بەدەستێنا. ئەمەوێت ڕای تۆ بزانم پێت وایە بۆ ئەمڕۆی کوردستان ئێمە پێویستمان بە ئەلمانیەتەوە بۆ ئەوان بە پەرۆشەوە هاتوون ئەم ناوەندەیان کردوێتەوە و پرسیاری دووهەمم ئایا ئەلمانیەت بەدیلی ئیسلامی سیاسیە و باشترە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بالتأكيد أجر تماشاكين بدرجاي ميجو طبعا علمانية هر لستدي حفدمه يكم زار دستي بيكر بو دستي بيكر كدين تنها علاقة إنسان لقال خوا علاقة روحية كان ولا باشان هدي تا لصالي لسدي بيس دي سنزاري كهاتا وكاكاني جيان وبقرمتر أو زار هر ديني بيك جاري دور خستوا أو ديني كيستهدبينين لا أوروبا هي نتيجة نظامك علمانية علمانية بخوي بيناسيكي هي هر خوي لخوي دا سيكولاريان علمانية معناه أويا يعني فصل الدين عن الدولة. إما لهريمي كردستان دا بقناعتي من تأولح زي استاتيدين دين نبوة تشريع بشيويك الرسمي وعلمانيا كان بخوان حاكم بول لهريمي كردستان نازانم برابر زكا ضل هاتوين زارش ديك علمانية ببر حكومة داب كينو ببر أو نتوا داب كينو ببيريان بينينو مصطلح يجي ديك شيء فيم خوش بوان راس كمودو زارو مصطلح قتراي بس لإسلامي سياسي ده كان كو مصطلح كي زور غلطة أو كراس تدرس تدبلي سياستي إسلامي يعني سياستي شرعي يعني اقتصادي إسلامي ناتوين بلي إسلامي اقتصادي وإسلامي سياسي أو مصطلح هر لروي زمان واني أو كسيك لزمان عربي شارزابي وشتكي هلايا أجر تماشاكين بدرجاي ميجوي علمانية لغير تطرفه لغير خينه لغير كشتك بلا أجر تماشاكين حرب عالمية كم كلصالي 1904 دستي فيكرت تا ساڵی 1970 نزیکەی 9 ملیۆن کەس لەسەر دەستی علمانەتی تونڕە و کوژراوە. ئەمانە ئەوانەی ئەمەیان کردینیان لە دەوڵەتداری جا کردبووە؟ بەڵێ جیان کرد بۆ یەک لەوانە هیتلەر بوو مۆسۆلینی بوو لە ئیتالیا بڕۆ بزانە بۆچی جوولەکەکانی لەناوبەر هیتلەر بۆ نمونە. نەتیجەی ئەوە بووە کە ئەوانە چۆن دەڵێ علمانیەکی متطرف بوون بەو شێوە بیریان کردوتەوە کە حیسابیان بۆ دین نەکردووە حیسابیان بۆ دینی جوولەکە نەکردووە حیسابیان بۆ دینەکانی دیکە نەکردووە بۆیە ئەگەریان بۆ نەکردووە یان جیان کردووە دوشتی جیاوازن پێ نەک هەر قبوڵیان نەبووە دین لە ناوکایەکانی دەسەڵاتدا هەبێ هەر خەڵکی دینداریشیان قبول نەکردووە ئێستا برای بە دەڵێ ئیسلامی کۆنەپەرستی مەبەست لە کۆنەپەرستی چییە مەبەست ئەوەی یعنی ئیسلام کۆم بووە بە کەڵکی عیبادەت نایە بە کەڵکی ئەوە نایە بیهێنین وەکو ئەساسێکی تەشریعی جارێکی دیکە ئیستنباتاتی ئەحکامی لێ بکەین و بەنەوعێک باز لەوە دەکا کە بەڕاستی ئەگەر عوزر بە جەهلیان بۆ نەهێنینەوە ئەو قسانە هەموو کوفرن هەر ئەو جۆرە قسانەیە بە قەناعەتی من خزمەت وەڵامتان چییە بۆەوەی پێتان ئەوترێت ئاینی ئیسلام و دیسانەوە لە نێوان کەوانەیە کە ئەوان واتان پێڵێن ئیسلامی سیاسی کۆنەپەرستی بەرهەم ئەهێنێت و دواکەوتن خوازە. بەڵێ نازانم لەکوێدا مەسەلەن ئیسلام بۆتە ئەوەی سەبەبی ئەوەی کە مەسەلەن خەڵک دواکەوتوو بێ و خەڵک مەسەلەن پێشکەوتوو نەبێ چ شتێکمان هەیە لە حەقەتە ئیسلام هاتۆ پێشکەوتنی هێناوە ئیسلام لە سەرەتادا خوێندنەوەی نوێ ئیبداعات و چۆن دەڵێ پێشکەوتنی هێنا بۆ نەوەی کە ئێستا پێم خۆش بوو لەسەر و نقطەیە ڕابوەستین کە تەماشا دەکەین علمانیت لە مێژوودا ئەو هەموو خەڵکەی کشتووە هەتا لە جەنگی جیهانی دووەم 85 کەس لەسەر دەستی علمانی توندڕە و متطرف کە سیکۆلارانە بیر دەکەنەوە کە علمانیانە بیر دەکەنەوە بەو شێوەیە کە لە ناو چۆ سەدام حوسێن علمانی بوو قەذافی علمانی بوو بەشار ئەسەد علمانی بوو کە ئێستاش نەتیجەی ئەو سیکۆلارێ ئەو جۆرە فکرەیە کە پێم سەیرە دینی بەکارهێنا بۆ سەدام حوسێن بەڵام ئاڵاکەیە لە دەستورا لە هەموو شتێکی علمانی نەبووە نەخێر علمانی بووە نیظامێکی ئیسلامی لە دەوڵەت جا نەکردو ئەگەر سەدام حوسێن ئیسلامی بە 5000 مزگەوتی نەدەڕوخان ئەگەر ئیسلامی بە ئەگەر قورئانی نەدەڕوخان ئەو هەم عولەمای لە ناو نەدەبێت ئەگەر تۆ یەک جار بچی بزانی سکۆلاریزم بنەماکانی چییە ئێمە لێرە هێنامان دێمە وڵاتە سوپاسانەکەم بۆی بنەماکانی بزانین و هیوادارم تا دێمەوە کاگاسۆ نمونەمان بۆ حاضر کە بزان ئیسلام لەکوێدا کۆنەپەرستەوە لەکوێدا دواکەوتن خوازی بڵاوەکاتەوە. کاک مەریوان دووبارە بەخێر بێت. زۆر سپاس.
بەو پرسیارە دەست پێ یەکەم ئەلمانی بوون بەمانای ئەوە دێت کابێت دژە دین بی یان ئەگەر ئیسلام بووی ئەبێت دژە ئەلمانی بیت بەناوی خوای گەورە دیارە بەڕاستی لە کوردستان ئێستا لەو سەردەما کەلیمەی ئەلمانیتیان کردووە بە دێوەزمەیەک وەکو احتیقار ناوێهێنرێ ئەگەر ملاحەزە بکەی زۆر جار ئەو کەسانەی بە تایبەتی مامۆسایانی ئاینی و هەندێک لە لایەنە ئیسلامیەکان یان بەشی زۆری لایەنە ئیسلامیەکان با بڵین کەلیمەی ئەلمانیەت بە احتیقار بەکارهێنن یعنی بۆکو کەسێکی تاوانبار وەکو ئەگەر بتەوێت قسەیە بەیەکێ بڵی احتیقاری کەسێ بکەی ئەڵێنەوە ئەلمانیە بەو شێوە باسیەکەن کە لە ڕاستی ئەمە تەفسیرێکی زۆر کاڵفامانەیە و نابێت بۆ شێوە بێ ئەمەوێت لەسەر مەوزوعی ئەوە بکەم بەڕاستی ئیسلامی سیاسی دەستەواژەیەکی زۆر دروستە نازانم مامۆستا چۆن ڕەنگە بە تەفسیری ئەو کاڵێ بڵێ سیاسەتی ئیسلام ئەوە بیرروبۆچوونی خۆیەتی و لە ڕەنگە لە منتەلەقی ئایدۆلۆژیایەکی حزبی بێ ئەو دروستە بەڵام کاڵی ئیسلامی سیاسی بۆ ئەوە چێ کە ئیسلامی سیاسی دەستەواژەیەکی دروست زۆر بەڵگەیەکی زۆر ڕوونە ئەو کەسانەی کە ئاینی ئیسلام بەکارهێنن ئاین مەبەستم ئاینە بەکاری هێنن بۆ مەبەستی سیاسی بۆ کارکردن لە کایە سیاسیەکانە ئەو ئیسلامی سیاسیە یعنی هیچ نیشتیانە تەفسیری جۆرا و جۆری نییە بڵێ ئەو حاڵەت هەر کاتێک ئاین بەکار هات بۆ ئاین مەبەستم تەنیا ئاین ئیسلام نییە ئاینی بەس بۆ کەلیمەی ئیسلامی سیاسی مەبەستم ئاینی ئیسلام ئەژینا هەر کەسێک هەر حزبێک زۆر حزب هەیە حزبی مەسیحی هەیە لە وڵاتانی تر ئەوەش ئەکرێ بڵێ دینیان بەکارهێناوە بۆ سیاست بەڵام دەستەواژەی ئیسلامی سیاسی دەستەواژەیەکی زۆر تەندروستە و هیچ گرفتێکمان بۆ مناسبەیەکی تری جێ هێڵین ڕەنگە و مناقەشەی زیاتر هەڵگرێ بەڵام تەوەری بەرنامەکەی ئێمە نییە بەڵێ بەس ویستم بەڕاستی ئەوەش وەڵامی لایەنی دووەمی پرسیارەکەم ئایا تۆ وتت مامۆستایانی ئاینی ئەو کەسانەی وان و بۆ نمونە ئیسلامین پێیان وایە کە وەکو تەحقیر وەکو ئیستفزازکردنی شەندێ جار بەکارێن ئەی چی بەنسبەت ئەلمانیەکانەوە حەزەکەم زۆر بەسەراحەت ئەوان خۆیان بەدژە دین نازانن ئایا تعریفێکی بەسیتی ئەلمانی بوون ئەوە نییە کە تۆ دین بخەیتە دەرەوەی مەسەلەکان نەخێر لای من تەفسیری ئەلمانی بوون ئەوە نییە جیاکردنەوەی دین لە دەوڵەت ئەوە تەفسیرێکی بەڕاستی زۆر دەوڵەتێکیشەوەش قسەیەکی ترە دەوڵەت مەبەستم حکومداری و دەسەڵاتەکان هەموو شتێکی ئەوە تعریفێکی کۆتایی سەدەی 19 و 20ەمە بەڵام ینی مەفهومی دەوڵەتداری لەو کاتە بۆ ئێستا زۆر جیاوازە ئەبێ لەسەرەوەش بوەستی ویستی خۆت بەوەی کە تعریف لە هەموو قاموسەکاندا هاتووە لە هەموو سەرچاوەکاندا هاتووە بەو شێوەی کە غەرب کردوێتی لە شێوە سەرچاوی گرتووە مانای چیە ئاخر دەڵێ مامۆستانی ئاینی ڕقیان لێتی کاکە چۆن ڕقمان لێ نابێتەوە فەصل الدین عن الدەولە دین دوورخەوە بە مەزدەر لاتەکە هەبێت هەموو بینەران با تەماشاکەن ئەگەر ئەلمانیەت بە معنای دوورخستنەوەی دین نەبوو لە دەوڵەت و لە دەوڵەتداری بەلاوەنانی دینەوە نەبوو ئەوە بە ڕاستەکان حاکم بەڵام بۆ خۆی بۆچوونی تونیە ئەو بۆچوونی خەڵکێکی پسپۆرە لەو بوارەدا ئەو کەسانی کە ئەلمانیە لێوە نەشئەی کردووە ئەوان باشتر مامۆستا من بەبیرکردنەوەی خۆم تەفسیری ئەلمانیەتەکەم بە بیرکردنەوەی ئەوە نا کە بڵێ ئەو پەرداخە بە عەرەبی چی پێڵێ بڵێ ئەو پەرداخە بە عەرەبی چی پێڵێن کە باسی ئەلمانیەتەکەی ئەو تەفسیرەکانی بینیوە کە کراوە کە خەڵک کردوێتی مفەسیری کردوانە نەوەک معنا حەقیقیەکەی ئەو ڕەنگە بڵین ئەوە تەرجەمەیەکی حرفی بێ کە مامۆستا باسیەکە ئەو تەرجەمە حرفیە من مەبەستم ئەوە نییە من بیرکردنەوەی هەم لۆغەوی هەم مستەڵەحی ئەو مانای هەیە مامۆستایانی حەقی خۆیان ئەگەر ڕقیان لێی بێ حەقی خۆمانە کە ڕقمان لێ بێت حەقی خۆتان نەبێ هەروە بوون یعنی ئەگەر حەقی خۆشتان نەبێ هەروە بوون هەرواش دەبین ئینشاءالله هەرواش دەبین بەئیزنی خوای ئەمە ئەو بڵم بەڕاستی لە مەوزوعی ئەلمانیەت و ئیسلامی بوون هەردووکیان ئەمانە ئیسلامی سیاسی مەبەستمەوەی هەردووکیان بەشدار بوون لە هێنانەکایی توندوتیژی هەر یەکیان بە شێوازێکی جووا و لە مێژووی جیاجایش دیارە ئێمە بەڕاستی زۆڵمێکی گەورەکەن یەکسەر بڵین وڵا ئەلمانیا دیسە خراپە دوای هاوبەشن لە دروستکردن و بەرهەمێنانی توندوتیژی دێمەوە سپاس دەکەم بۆی کاتی دکتۆریش بین دکتۆر جنابتان وەکو شارەزایەکی بواری ئیسلامەوە وەکو جێگەری سەرۆکی کۆڕبەندی حیزبی ئیسلامی لە کوردستان لێرە حەزوورتان هەیە یعنی ئەمەوێت ڕای تۆ بزانم لەسەرەوەی ئایا فعلەن ئەلمانیەت و سیستمێکی ئەلمانی واتە جیاکردنەوەی دین لە دەوڵەت و دەوڵەتداری بناوی خودی مەزن و دولوان لە عالی ئەکادمی و زانستی بۆ هەر بابەتێکی پێویستە ئەم بگەڕێنە سەر پێناسە definition وەختیان پێناسا سێکولەریزم بکەن کە چ معناوی چییە چاوا پێناسە بکەن هەنگی دەمە دیار کرد کە ئەلمانیا چییە بێگومان وەختیان پێناسە بکەن بگەڕێنە بۆ من ئۆکسفۆرد دیکشنەری
نەک بچین مەسەلەن ئیسلامیەک بەڵێ منیش لە پێناسا ئۆکسفۆرد تاریفەکەم دەرهێناوە بۆیە جەختم کردەوە لەسەری لە ئۆکسفۆرد هاتیە ماکس وێبەر لە پەرتوکا خودە دە سۆسیۆلۆژی و فریلیژن بەحەس کردیە وەکو ئەکادمی دیاغۆ نەک مەسەلەن بچم لایەنێکی بگرم من حەز لێ بیت یان ئەس دژ بم ماكس فيبر عبد الوهاب المسيري چونکە ئەوش لە عالەمە ئیسلامی کەسێکە حتى ئیسلامیش احترامەوە دێرن بێژن العلمانية نوعان ما دوجر علمانيتين علمانية كهايد بين comprehensive secularism العلمانية الشاملة بيناسوي چییە تجريد كل مقدس عن قداسته هر تشتكي بيروز بيت بيروز بايا نهيلة أو بين علمانية ولا بيروز بون بله أف علمانية هج قمان تدانية أم دجي علمانية دجي دينية لكردستان قبل لا أوروباش قبول نكريها لا أوروبا للسردمي كاثوليزم تشيبوي دقال بروتستانتيزم لوي سردمي جيوان comprehensive secularism قبول نكريها أي بالنسبة علمانية جزئية جدا هزب الشرح مجال دم أفا بشي دوي العلمانية الجزئية شيء فصل الدين عن الدولة أف علمانية ببوشونا من أجر كسك بسيارة مبكت لإسلامتي الإسلام شيء از دی بيجم اسلام دين الدنيا اسلام دين دولت نيه اسلام دين جيانا اسلام دين دولتني البرچه لسردم پیغمبر خود صلاة لسر بن دولت اوي دولتك اسلامي بو هر تشتك پیغمبر محتاج بادا چت قرآن وحي دا بيت اخاره دا پیغمبر بو صحابه خو شروع وکتن ليه بشتي مرنا پیغمبر يكم خليفه كي بو ابو بكر بشتي عمر عثمان وعلي أوانا زور جارة فتوى داي دجي قرآن دجي حديث البرشة در ما مستعد نجار دائما كلمة كنا دراسة إمام أبو بكر وإمام عمر فتوى دجي دين فيش كشكار بله تيجا بله باش عمر بن الخطاب مثلا بيجم دستي دزيكرنا بري برشة چونك اختبر ساتي بو زور جارة خلفاء دجي سنتك حديثك فتوى ده بوچه بو برجاندك البرچه ابن عقيل الحنبل لبرتوكا خدا الفنون كهشتط مجلدة شد بيجيتن السياسة ما كانت فعلا بحيث أن يكون أقرب إلى العدل والصلاح سياسة شيء هر تشتك برجاندية خلقي بنت دي هر تشتك كمالقا برو عدالة بد برو خوشية بتن ابن القيم ابن عقيل خرد بجن أو الدين أو الشرع وإن لم يأتي به شرع ولا نزل به وحي تازه أجر هاتو علمانيات بمعنى أجر دين جداب كي للدنيا للدولات برجوان دخل كي بتدي بس بش مفهومه كي اختان بجن فصل الدين عن الدولة شو نك أز بجم بانجي منعك مزجوت قباتك باشا أو علمانيا شمل دوا بسيارم بوم باشا بوي لبشي دوهم قصة كانت تواوكي قصة بينا برم يلا أو علمانياني كردستان تيجاشتون لعلمانيات زور أزبورناك سپاس دەکەم بینەرانی ئەزیز ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە لە بەشی دووهەم لەگەڵ تەواوی میوانەکانم بەردەوامە بینەکە. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووەمی دووجار بیر بکەرەوە بەردەوامین لەگەڵتان و قسەی ئەم شەویشمان تایبەتە بەوەی کە ئایا ئەلمانیەت یاخود سیستمێک کە ئیسلام و شریعەتی ئیسلام بنچینەی بێت بۆ ئەمڕۆی کوردستان گونجاوە و قسە هەر لەم بەرنامەیە قسە لەسەر ئەواکەین لە دەستور تا چەندامە جێگاکرێتەوە هەروە قسە لەسەر ئەوە شەکەین کە خوێندنگە ئاینیەکان لە ئێستادا ئەوترێت هێشتا بەڕسمی نەوتراوە نەبووە بە فەرمانێک و بیبینین ئەگوازرێتەوە بۆ سەر وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا. دکتۆر دێمە لای جەنابتان بۆەوەی کاتەکەت بۆ تاویز بکەم کە لەو بەشە لێم خواردی وتت ئەلمانیەکانی کوردستان هەست ناکەم پێم وانە لە ئەلمانیەت تێگەشت بێتن بە پشتبەستن بە چیوەڵیتە مبوچنا من نا علمانية كردستان العلمانية تيجشنا نا إسلامية مجال العلمانية تيجشنا البرشة چونكي بونمونا الراشد الغنوشي سروكي حزب نهضة إخوان المسلمين تونس كإسلامية كي نافدارة دي بيجيت العلمانية ليست ضد الدين علمانية دجي آينية أف إسلامية العلمانية تيجش بس إسلامية كردستان العلمانية تيجشنا
وعلمانية كردستان اللي علمانيتين قشنا وقت أصل بجدار بالكونفرنس السليمانية في نوان دابران دابران يعني دابران لإسلامتي يعني من بود أو بروجة سرنا قريدا كواتب بوچونا من نا علمانية شامل بكالكي كردستان اتيتن نا بروجي إسلام السياسي بكالكي متت البرشة أم وكي كرد ملتكي مسلمانين باشا اگر ام تماشا زانایت خوب بکن لدیرو که دا چه جاران بحثین دنه که جاره که حزب که اسلامی درست بکن ما پیوستی اسلام سیاسی نیه چاوا پروژه علمانیا شامله قطوبند الدر ولات هاتیا کردستانی جی به همان شیوه اسلام سیاسی جی قطوبند کل در و هاتیا حرم کردستانی واقع حرم کردستان پیوستی اسلام سیاسی نیه واقع حرم کردستان پیوستی علمانیا شامل جی نیه اللي خلکی بگرن خلق متدين بين الراس بيا خلق خلق دين داره خلق اشتمز قفته البرد شو ياخذني بيجم زور جرى بحسين كم دولتك اسلامي دام سرين ما انا اسلام سياسيات بيجتن يعني علمانيت بيج ان دولتك علماني دام سرين ببو شلون عمل نا علمانيات نا اسلامي ما مدنيات توتن وحتى زانا كي وكي قرزاوي كهم جهان اسلامي ناصن كابرك اسلاميات بيج اصدق المدنيات دام ببو شلون عمل علمانيا شامله ابدان رخكي علمانية جزئية وكبنا لاركي أف مدنيته يعني لناو علمانية جزئية جيجاي إسلامي شبيتوا عرفات باوريكم مكم ياب علمانية جزئية معناه شو؟ بله ده شرح زور بكورتي بيص فاستكم والله كورتي ناوي كاك آخر بو ويكاتي ميوانا كانيش بله البرشة نابيتن آين لجيانا خلقي بيتا جدا كرن ليه؟ آين دبيل للدولة بيتا جدا كرن البرشة اگر کسی بیش از دولت اسلامی شکمونیه زحمت نبی دولت اسلامی لسر چه مذهبی که دیمون شکی سنه یا شیعه سنه چه مذهبی که شافعی یا حنفی مالکی یا حنبلی سلفی یا صوفی کواتب تنه پیغمبر خدا صلی الله علیه و سلم کاری دولت که اسلامی دام مزرتن چه وحی بوتاد اما ابو بکر عمر عثمان علي عباسي اموي هوانا خرا دولت مذهبی بون دولة الخلفاء بو دولة أموي بو عباسي بو وانا اجتهاد كرن لبرشا قد تاريخي بخينيا ديروكا إسلام دي بخينيا إيكي وكي عبد الملك كران قلت وقت كوبيا خليفة قلت القرآن قلت القرآن هذا فراق بيني وبينك خلاص قرآن كلكي من آيات أزي بخو اجتهادها كم أم نابجن قرآن كلكي من أم بيجين أم ملتك مسلمانين آيين نابج جدابي للجيانا ما ليه؟ والله ما بيج جدابي للسياسة ولا دولة داري البرشة فيلسفيك أمريكي شد بيجتن بيجيت بيويستا انجليزي بس كما كردي بيجيت بيويستا آين رزقار بيت المروف مروف رزقار نبيت لآين بوچه اگر آين رزقار بو المروف آين بطبيعته خو دي كاريگري لسر ما چيكتن دي كاريگري مزن درست كتن بس تازه لكردستان هم جهان اسلامي آين رزقار نبويا لخلقي خلق بكيف خو مقاس كدته ايك دي كتا شافعي ايك دي كتا حنفي برهندي اسلامتي كاريگري اخو نمايا سپاستكم دكتور كاك اسودي مولاي جنابتان اماجي بودا دكتور اليت لبشكي وخصاني تايبت بيو الي ود المانيا كان كردستان لعلمانيا تينا قشتون من پێم وایە کە ئەم شتەی ئێمە هێنامان ئەم پرۆژەی ئێمە هێناومانە لەم گەڵاڵەنامە کە دکتۆریش بینیوێتی ئەلمانیەت بە شکلی کریستاڵەکەی دەردێڵێن بە شکلی وازەحەکەی باسمان کردووە ئەلمانیەت من دوو مەبدەئی هەیە ئەلمانیەت یەک ئەوەی کە تۆ دەوڵەت لە دامەزراوەی دینی جیاکەیتەوە هەر لەوانەیە لە وڵاتە دەدین هەبێ ناکرێ هەر دەکەی بیخەیتە ناو دەوڵەتەوە دەستور و لە یاساکانە هەر یەکەی بە ئارەزوی خۆی یاسایەکی بۆ دانێ ئەمە ئەبێ جیا بکرێتەوە ئەمە قسەکردن نییە لەسەر ئاین دژایەتی ئاینیانەوەی کە پێوە خۆتان بە دژی ئاین نەزانن نەخێر ئێمە وەکو علمانیە کە ئەم پرۆژەیەمان هێناوە قسە لەسەرەوەیە کە ئاین ڕۆڵی تاکە کەسەکانە بیر و باوەڕی کەسەکانە لەوانەیە ئێستا لەم قاعەیە چەندین بیر و باوەڕێکی هەبێ ئایا ئەکرێ یەکێکمان هەستێ بڵێ نا منە بێ ئەم ئاینەی من ئەم بیر و باوەڕێی من کەم بە دەستور و بیسە بەڵام لە هەرێمی کوردستان بینیوتە بە زەبری چەک و بە زەبری خەنجەر کەسێک بکەن بە ئیسلام یا بیکەن بە ئیسلامی تۆتت ئەمە ینی حڕیەتی کەسەکانە ئەگەر تۆ سەپاندت لە دەستورە لە یاساکانە لە یاسای باری کەسیە بەڵێ زۆر کەس بە بۆنەی فرەژنیەکەی سەپانراوە لە باری کەسیە زۆر کەس بە بۆنەی یاسای سزادانی مادەی 372 بەڵێ ئەگیرێ بەڵێ ژنانە کوژرێ بەڵێ هەموو ئەم هەستاکەن ئەو خاڵانەی ئێوە ویستوتانە ینی با من یەک دوو خاڵت بۆ بخوێنمەوە ینی بە کورتی و کوردی بەمانای ئەوە دێت هیوادارم مامۆستا دواتر خۆی قسەی لەسەر بکە
کە ئێوە دین بە تەواوەتی تەهمیشەکەن بۆ نمونە جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت و چەسپاندنی لە دەستوردا سیستمی خوێندن و پەروەردە دوور بخرێتەوە لە بەرنامە ئاینیەکان و دەستگاینیەکان حکوومەت و دەستگا دەوڵەتیەکانی هیچ پشتیوانیەکی مادی دامەزراوە ئاینیەکان نەکەن قەدەغەکردنی چی یەکسانی ئازادی ڕادە ینی هەست ناکە ئیتر ئاین وجودی نامێنێت نا ئاین شوێنی خۆی هەیە لە بیر و باوەڕی کەسەکانە لە عەقیدەی کەسەکانە لە پەیڕەوەکان یا لە مزگەوتەکانیان لە شوێنەکانێک کە خۆیان عیبادەتی واکەن هەر چۆن مەسیحیەت لە کەنیسەکانە شوێنی خۆی هەیە لە ئەوروپا هەر چۆن بوزی ئاینن شوێنی خۆی هەیە و پەیڕەوی خۆی هەیە ئێمە ئەڵێن سیکۆلاریزم احترامە بۆ هەموو کەسێک بۆ هەموو ئینسانێک بە هەر عەقیدەیەکەوە کە هەیبێ بۆ هەموو کەسێک نمونەی سیستمی سەکولاری هێنایەوە کە چەندین توندوتیژیان کردو و چەندین میلیۆن ئینسانیان باسی شەڕی عالەمیەکە ڕەبتی نییە بە سکۆلاریزمەوە سکۆلاریزم کاتێک کە هات شەڕی نێوان پرۆتستان و کاسۆلیکی نێش کە گۆمی خوێن بەرز بوو بۆ هات دەوڵەت دینی جا کردەوە لە خوێندن لە پەروەردە لە شوێنەکانی تر و سیستمێکی تەندروستی هێنا سیستمێکی هێناکە ئەوەی باسم کرد گەشەی هەموو ئەم گەشەی کە ئەمڕۆی دنیای بینی لەکوێوە هاتووە لە گەشەی ئەوەی تۆ توانی بچیتە سەرمەریخ ئەوەی تۆ توانیت کۆنتاکت و کۆمیونیکیشن لە ئاسانە دروستکردنی موشک و دروستکردنی هەمووی ئازادکردنی ئینسان ئەم شتانە چ ڕەبتێکی بە ئەڵمانیەتەوە لە بۆ پێت بڵێم ئازادکردنی ئەم ڕەوتی سکۆلاریزمە ئازادکردنی ئینسان بوو لەو کۆت و بەندانە لەو دەقانەی کە دانرا بوو ئینسان نەیەتوانی کۆپەرنیکۆس و گالیلۆ چەند ململانیان کرد لەگەڵ کەنیسا تا سەلماندیان بابەگیان دنیا مرکزەکەی زەوی نییە زەوی بە دەوری ڕۆژ بە دەوری زەویان ناسوڕێتەوە ئەوە بەعکسەوەیە ئەمە ململانەیەک بوو ئەمە ئەم کارە لە مەیدانی زانست تا سەیری کە لەسەر مەسەلەی بایۆلۆژی سەیریەکەوێ بڵێ ژیانی ئیسلامیە لە وڵاتە ئیسلامیەکانە کەسی بەهرەمەند کەسی بەتوانە کەسی زانە هەڵناکەوێ قسە لەسەر ئەوەیە بەڵێ ئەتوانێت کەس وەکو شخصی خۆی بەڵام سیستمێک کە هانی خەڵک بە کە خەڵک ئازادکە لە ڕەخنەگرتن لە لێکۆڵینەوە لە داهێنان لە هونەر لە زانست لە هەر شتێک تۆ ئینسان بکەی بە سەروەری ئەم دنیاە باشە هیچ شتێک نمونەیەکم بەرێ کە ئیسلام و ئەوانەی لە هەرێمی کوردستان ئەحزابە ئیسلامیەکان دواکەوتن خواز بن باڵێ وڵاتانی دەور و پشتمان کە یاسای ئیسلامی ڕۆژانە لە سعودیە تێگەی سوکایەتی بەژن ئەکرێ بە ئینسان ئەکرێ تۆ هەر کارێ بکەی لە سعودیا ئەگەر ئیسلامی نەبی حکومەکەت کوشتنە حکومەکەت جەڵدەیانکردن بە ژنان چیتر نمونە باوەڕی بە ئیسلام نەبێ کەسێک بۆ نمونە ناڕەزایەتی دەرببڕێ بەرامبەر بەو دەوڵەتە کەسێک هەر ئازادیەک بێنەر کەسێک داهێنانێ بکە لە سیستمی پەروەردە و خوێندن و شوێنەکانە بڵێ بە منهەجی ئیسلامی نەبکرێ بە منهەجی خوێندن بە پێچەوانەوە منهەجێکی زانستی بێنیت ئەمە منهەجی خوێندنیش بە قسەی لەسەرەکەین سپاس دەکەم مامۆستا دێمەوە لای تۆ دکتۆر ئاماژەی بەوە داوتی ئیسلام دین و دنیایە دین و دەوڵەت نییە دین و سیاسەت نییە ووتی نە ئەلمانیەکان تێگەشتون لە ئەلمانی بوونی خۆیان و نە ئیسلامیەکانی کوردستانیش تێگەشتون لەوەی کە ئەلمانیە چیەوە تێگەشتون لەوەی کە خۆشیان چی بەتاکید پێم خۆشە جارێ جوابی مستەلاحێکی دەمەوە کە باز لەوە دەکات کە ئیمامی عومەر دژی قورئان قسەی کردووە طبعاً دژ نابێت فتوای داوە دش کلمەی دژی بەکارهێنا فتوای دژی قورئان داوە یان ناڵێن دش کلمەی دژت بەکارهێنا پێچەوان بڵێ پێچەوان ینی کلمەی دش دژەکەی گۆڕی بە پێچەوان زۆر تازە مرتاح بیتەوە نەخێر لەبەر ئەوەی شتەکە ئەدەبیان جوان نییە تۆ بڵێ شتێکی منطقی چونکە ئیمامی عومەر لە خزمەتی پێغەمبەردا گەورە بووە دەتوانین بڵێ ئەوە تێگەیشتن و ئیستنباط و یعنی شروطی دەستبڕین ئێمە حەوت هەشت مەرجمان هەیە بەو مەرجانە دەستی ئینسان دەبڕدرێ نەک بەوەی کە هەر کەسێک دزی کرد ڕاستی دەستی لێ بکەیەوە ئەو برایش کە باز لەوە دەکات مەسەلەن دەبێ ئیسلام لە بواری ئەحوالی شخصیدا دابڕندرێ ئێمە لە مەحکەمەکانی کوردستان ژن بە چ شێوەیەک مارە دەکرێت بە شریعەتی ئیسلام یعنی ئەنگۆ پێتان وایە نابێ ژن لە مەحکەمەکان بە شریعەتی ئیسلامارە بکرێت یاسای مەدەنی بۆ هەموو کەسێ بۆ هەر کەسێک دیانەتی هەر چۆنێکە هەر بیر و باوەڕێکە ئەبێ یاسای مەدەنی بێ قانونی ئەحوالی شخصی بۆچی ئەوە لەگەڵ ئەوەیان کە لەنەوەیەکەیە لابدرێت کە ئاینی کەسەکە چییە بگۆڕێ لەبەرەوەی کە 6,000 ژن لەم کوردستانە لەسەر ئەساسی ئەوەی کە ئەم
یاسا کۆنەپەرستی کوشتنی ژنان و کوشتنی ناموسی وانەیە بڕۆ بزانە قوربانیەکانی چییە ئەمە ئەم ئەگەر تۆ ئەمە بگۆڕی بە سیستمێکی ئێمە لە محکەمەکانی ئێمە ژن بە شێوە لەسەر ئەحکامی ئیسلام بە شێوازی ئیجاب و قبولی ئیسلامی مارەی دەبردری ئێوە هاتوون ئەوەش نەهێڵن وەنیا وەختی ژن ئێماڵێن هەموو یاساکان کە یاسای بەشەرین پێویستە وەکو یاسای بەشەری یاسایەکی قورئانی و ئیسلامیە لای دەبەی باڵێ لە یاسای باری ئێماڵێن لە دەستورە بێت دین سەرچاوە نەبێت ئەو فکرە دێنن بۆ خەڵکو و مسلمانانی هەرێمی سەتان نەوەت ئەوە ڕێزگرتن نەخێر بڕۆ سەیری ئەوروپاکە بڕۆ سەیری ئەوروپا بکە بڕۆ سەیری علمانیەت کە ڕەو دروست دەکا ئێمە بە کافر وەزعی ژنان لە ئەوروپا باشیان لێرە ژن چێ مشکلێ هەیە بۆ لەگەڵ ژن ئەوەندە ئیسلام ڕێزی لە ژن نەبووە تۆ هیچ کاتێ لە یاسای ئەم عێراقا چوارژنە نەبووە باشە لە سەردەمی جمهوریەتەوە لە سەردەمی جمهوریەتەوە لە سەردەمی قاسمەوە یاساەکانی نەبووە ئێوە هێناوتانە ئێمە پێم وایە ئەو هەست ئەوەی برادران دەستیان داوەتی هەوڵێکی نەزۆکانە لەبەرێ مێستا لە چوارچەوەی عێراقێکی ئیتحادیدا دەژین لە عێراقا لە مادەی 2 دەستوری عێراقدا هاتووە کە ئیسلام سەرچاوەیەکی ئەساسە بۆ تەشریع ومادة 2 فقرة 1000 دستور العراق ضل لا يجوز السن قانون يتعارض مع ثوابت أحكام الإسلام بهيش ويا بالنسبة لهرمي كردستان شو ناقورت هرمي كردستان أجر هرمي كردستان خليك دستور نخير ما يجر دستي العراق من تاي العراق دفر مجانا بس بخوي راجل من لقل سر بخوي كردستان منش لقل سر بخوي كردستان بس لقل أجر صلاتي كي شيعة يا سنة العراق استل استاد تاجس بوي ليكترت يبغين يعني حوار كمان أنجامي هبه ما مستب يستل استايا أو تريد دستوري هرمي كردستان سبب أمادة أكريتها يعني بس يوتان كرت يوا سياركية كم اللي بيرنسيبوي باش برسيارة كم بيرناشي إسلام دين ودنيا دين ودولتنا والله مين برسيارة بلد دين وسردست القرآن في روز هذا فرمي كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر إيوه باشترين أمة كأمر كم بتشاكا والريقة بقرن لخرافة من لدكتور ولا حاوشوي أفكا أواني كوكو جنابي دكتور بيردا كانوا دا برسم أمر كردن بتشاكا ريقري لخرافة بدا الصلاة نبي ذكرت نخير ناكرت بيغمر فرميتي من بدا الصلاة يعني بزبري بدا الصلاة من رأى منكم منكرا فليغيره بيده ومن لم يستطع فبلسانه ومن لم يستطع فبقلبه إما ناتوانين هاد لأضعف الإيمان كبنوا فبقلبه بين إما هاتوين دلين إسلام دا صلاة أمر دكا بشتي باش والرقا دقري لشتي خراب وإسلام بوشوي كدكتور دلين ما دام دكتور دلين إسلام بخود مثلا بيني خوت أو قصيك بقناعة مختخوي مسيحية كان استوانا بس دين علاقة بيني خوت وخواد قرآن نزيكي بينصت أحكامي تدايا أو أحكامانك هاتون حكم دكان ديني مسيحية أحكامي تدا نبوة بوي لا أنا الروح يكي تدايا نموني هنا نموني كسك هنا وكوتوتي ليريا فراقي منو تويا يتر أقصى في وستي بتحقيقه لشوي ضلوايا قصي شي ميجوي هذا قصي ولا كتب كان ده دخلته قصي عبد الملك كريم الله شواني بوشي وراس بيلا بروي ناوي كسكت أنا عبد الملك بو أقصد نبو بقرآن كي وتولي ريا فصلي فراقي عبد الملك كريم مروان إيش يكلو كساني كأمنا نهاتم دفاع لخطئي أما عباسي كان كحكم تولي برنامج إمامي غزالي قصيكي جواني هذا فرمي لا تقاس الدين بالرجال أما ناتوانا الدين لسر قياسي دولتي عما عباسي وفلان وفي سار كم كإنسان كان خطأ يعني هو دفاع يعني لبكم إما هاتون باز لمنهج القرآن ولا سنتي في غمر ذاك صلى الله عليه وسلم آية يكل بدا صلاة ذكري بلت يكل بدا صلاة ذكري وكو دستوري عراق لبرجي يقدهات لبرجي لما ديدو دهات وكإسلام سرتاوية سادانا سورن كأمج لدستوري هرمي كردستان بتشسفين ده لما دي 121 دستوري عراق ياسايا كهات وكدلت دبه هري مكان ولا قال باريس كان بوان هي دستوري خويا هبه بمرجك تعارض نكا لقل دستوري عراق أدنى أو كاتي شرعية أجر كردستان سر بخوب وربطي بعراق ولا ما أو كاتي شرعيتي هي ضل بتأكيدش أو كاتي نابع علمانيا كان خوان بسبين أو تطرف بكن هل بستن أو خلقي كسطان نوتي مسلمانة شون ضل إسلام دور خنوا أو هوليك بقناعتي من خلق لين قبولناك أو خلق كخوي بمسلمان دزانه وقرآن كيلا أو خلقي كإيوهاني أنا دنيا خلق خوي بخورسك هم خلق بالرواية بقرآن هي قرآن أمر بمعروف ونهي لمنكر قرآن أحكامي تدايا ناكرته أو قرآن بيني لسوسي مزجوتي كدايني بس شي بالنسبة أين كان يجي كهرمي كردستان هم أين غريزي لدجيرة كاتك بيغمس صلى الله عليه وسلم أول كاس أول بلا بخوي بتاس لشويني خوي لما حكيني بس العراق دا وقفي السني ما هي وقفي الشيعي ما هي وقفي المسيحي ما هي وقفي يزيدي ما هركز لكم دينكم والدين إما وين بدلين خو من الناس ولا ريتان هي المسيحية الإسلام جيني ماركا بابا خوي ماركا ما مستسلم يقول لي ريتان هي لوي
لاریتان هەیە لەوەی دەرسی ئاین لە قوتابخانەکان ببێ بە دەرسی خوێندنی ئاینەکان بۆ نمونە مناڵێک کە گەورابێ بزانێت یەزیدی چییە بزانێ ئاشووری چییە بزانێ کلدانی چییە بزانێ مەسیحی چییە لاریتان لەمە هەیە لاریمان لەوە هەیە کە ئێمە کولیەکمان هەیە بە ناوی کولی شریعە وەکو مسلمان کولیەکمان هەیە وەکو کولی شریعە لاریمان لەوەی نیە با مەسیحەتیش کولیەکی هەیە بە ناوی کولی مەسیحیەت یەزیدی هەیە بە ناوی کولی یەزیدی کەیفی خۆی یاڵن مەسیحیەکانە بێ مەسیحیەت بخوێنن مناڵێک کە دەچێتە مەکتەب هیچ نازانێت جارێ فێرەوە کاری دینەکەی خۆت نەبێت کە کەسێک کە سەر بە دینی ئیسلامە تۆ بڕۆ بۆ خۆت پەروەردەی کە لە مزگەوتەکان تا لە شوێنە تایبەتەکان تا مەسیحیەت بچێت لە شوێنی خۆیان پەروەردەی کە لە شوێنێ دەوڵەت واز لێ بێنن با بڕوات لەسەر بنامایی زانست مناڵ پەروەردەکە بۆی کاتی کاک مەریوان نەخۆی هەموو دینەکان باسانەکەم من دێمە وڵاتان بۆەوەی ئەوە بە ملاحەزەی نووسم لەسەر لایەنە پەروەردەیەەکە بێگومان منداڵ لە مەکتەب فێری فاتیحاش بێت کاتێک کە لە پۆلیسی هێندێک لە وڵاتە مناڵ حەفدە جوز وەکو کاک یادگار وتیە بێت مێژووی دینەکان بخوێنی لە دنیای ئەمڕۆیان من وتم پرسیارێک تەرحم کرد بۆی نەبێ بەڕق و ئەدیان وا بزانم یەکێکە لە دەرسەکان لە کۆلێژی شریعە دەخوێندرێت زۆر ئاسایی بەڵام ئیبتیدایی ئێوە لاریتانەیە پێتان وای نابێ بخوێندێت نەخێر منداڵ دەبێت فێری ئیسلام بکرێت ئەو جار دەکرێت کە گەشتە کولیە گەشت ئیسلامی فێرەکەی بۆ ئەو دیناسەکەنی بەڕێی کاک مەریوان بزانین عند الله الإسلام خوا بەس ئیسلامی قبول ئەوە بیر و باوەڕی تۆیە ومن يبتغي غير الإسلام دينا فليقبل ئێمە هاوڵاتی یەکسانین ئێمە هاوڵاتی یەکسانی لە وڵاتە ئەوەی قبوڵی نەکات چی لەگەڵاکەن ئەگەر قبوڵی نەکەن بۆ نمونە کاگاسۆ مناڵێکی یەتە قوتابخانەیەکی کوردستان لاری هەیە لەوەی مناڵەکەی دەرسی دین بخوێنێت چۆن ئەگەر بۆ منهەج لە وەزارەتی پەروەردە بخوێنە نەساقیت دەبێت هەرەوە نیە لاریتان لەوە هەیە بکرێ بە زانی بکرێ بە اختیاری ناکرێ بە اختیارە منهەجی خوێن ئیلا ئەبێ ئیجباری بێ بخوێنرێت سپاس دەکەم سپاس کاک مەریوان قسە زۆر کرا حەزەکەم ڕێی بزانم لەسەر تەواوی قسەکان و لەسەر ئەوەیش ئایا تۆ لەگەڵ ئەوەی کە لە سیستمی خوێن و پەروەردە جارێ باسی قوتابخانە ئاینیەکان ناکەین لە سیستمی پەروەردە و خوێن ئەوەی تر مناڵێک لە 7 ساڵیە چێتەیەکی سەرەتایی و ئەوەی ئەسە پێوترێ بنەڕەتی وانەی ئاینی هەبێ یان وانەیەکی هەبێ ئاشنای بکات بە تەواوی ئاین و ئاینزاکان ڕاستی ئەگەر ئێمە لە کاتی قسەکردنەکە یەکێک لە بەڕێزەکانی تر تەدەخولی کرد ناتوانانی فکرەکە هەمووی بگەێنی من لە ڕاستی لە فەقەرەیەکەما من ویستم تەواویکم کاتێکە باسی ئەوم کرد کاتێ باسی ئەوم کرد وتم ئیسلامیەکان بەعام ئەلمانی وەکو دێوەزمە پیشانە دەن وەکو احتیقار بەڵام لە هەمان کاتیشدا ئەلمانیەکان طبعا ئەوش وەکو چۆن ئیسلامیەکان بەشێکیان ئەلمانیەکانیش بەشێکیان ئیسلامیەکان ئەسەن وەکو تاوانبار و تیرۆر سەیرەکەن هەر یەکسەر کە ناوی وتت ئیسلامی وەکو تیرۆر سەیرەکەن ئەمەش بەڕاستی لایەنێکی زۆر خەتەرە یعنی ئەم بابەتش خەتەرە ئەگەر ئیسلامیەکان ئەوان بە احتیقار سیرکەن بەڵام ئەلمانیەکان هەندێکیان ئەوان وەکو تاوانبار سیرەکەن و هەندێک جار ئیشیان گرن دەستگیریانەکەن ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە بەڕاستی کە لە مجتەمەعی ئێمە و زۆربەی مجتەمەعاتی شەرقی ئەوسەد بەم شێوە سەیری ئاینەکرێ لەسەر بابەتی دەستور مامۆستا باسی شتێکی کرد وتی دەستور فەقەرەیەکی دەستور هەیە من دەستوری عێراقم باش دەخوێنێتەوە بەڵام لەوە دڵنیام کە لە پاڵ ئەو فەقەرەی کە ئەڵەیە بێ شتێک یاسایەک نەبێت کە پێچەوانەی بنەماکانی ئیسلامیە فەقەرەیەکی تریشی ئەگەر دکتۆر بۆم تەواو کە نازانم وایە ئەڵێ نابێت شتێکی لا يناقض مبادئ الديمقراطية بالضبط جا کەواتە ئەمە تعویزی ئەوە کاتەوە بەو مانایانی کە مامۆستا مەبەستیەوە بڵێ دەستوری عێراق دەستورێکی ئیسلامیە ڕاستە خەڵکەکانی ئیسلامین ئەو حزابانە ئیبن بەڕێوە ئەکسەرێتن ئیسلامی نیستە بەڵام دەستورەکە دەستورێکی ئیسلامی نییە بۆ معلوماتت بۆیە لە دەستوری کوردستانە ئەکرێ وابەستەی ئەو دەستوری عێراقی و بەڵام ئەکرێت سوود لە هەردوو بڕگەکە وەرگری نەک لە یەکێ لە بڕگەکان سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت لەسەر مەوزوعی پەروەردە من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نیم کە خەڵک مەنع بکرێت لە بواری پەروەردەیە ئاینی ئیسلام بخوێنرێ بەڵام نەک ئاینی ئیسلام هیچ ئاینێکی تر ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە مامۆستا باسیەکە ئەڵێ وەڵا بە هەر یەکە دینی خۆی بخوێنێ ئەو مەسیحی بڕاو کولیە بۆ خۆی بکاتەوە و بەدیل لای تۆ چییە تێکەڵ ئەوەی پێکەوەیش بکەن مجتەمەعێک کە فرە ئاین و فرە نەتەوە و فرە کلتور بوو مستحیلە تۆ بڵی دایانە بڕم لە یەک کە داد بڕید لە یەکەرێکە بۆ خۆی ئێستا کاگاسۆ تەمسیلی دیدێکی ئەلمانیەکە مامۆستا تەمسیلی دیدێکی ئیسلامیەکە وەکو لە مناقەشەکەیە دەرەکەوێت جارجار بەڵێ بۆ تۆ ئەکا مامۆستا بەڵام یەک جاری بەڵێ بۆ نەکردووە کاگاسۆ جارجار بڵێ بۆ ئێوە ئەکا یەک جار بڵێ بۆ نەکردو ینی خاڵی هاوبەش بەدی ناکرێت ئەمە چۆن ڕێکە هەیە خاڵی هاوبەش زۆر هەیە بەعکسەوە هەر مجرد ئەوەی سا کە ئێمە لێرەین پێکەوە ئەو خاڵی هاوبەشە کە لێرە ئێمە هەموو پێکەوە ئەمانە قسە ئەکەین و حوارەکەین طبعا زۆر حاڵەت ئەستەن جارێکە مامۆستا خۆی هەڵبژاردوو بۆ ئەندامی پەرلەمان لە خۆشی باسی ئەوی کروتی دەسەڵاتدارەکانی کوردستان هەمووی ئەلمانی بوون
باشە ئەگەریشێکی ئیسلامی لە چوارچێوەی دەسەڵاتێکی ئەلمانیا بتوانێت بچێتە پەرلەمان و بە شێوەیەکی دیموکراتیانە بتوانێت خۆی هەڵبژێرێ ئەمە خاڵی هاوبەش ناتوانین ئەمە پێکەوە بین زۆر بە تەبیعی توانین پێکەوە بین دەرسەکانیش زۆر لای تۆ وایە لای ئەوانیش وایە ئەبێ وابێ ئەگەر ڕەنگە لای خۆم ئەگەر تەفسیرێک بکەم بۆ ئیسلامی سیاسی نەخێر لە زۆر شوێن تەجروبە زۆر شوێنە کاتێک ئیسلامیەکان ئەچنە سەر حکوم ئەو خیتابیانە گۆڕێکە کاتێکا کە لە ئۆپۆزیسیۆن هەیە زۆر ئەتوانم زۆر ئەزمونت پێ بڵێم هەر لە مێسەر هەر لە نمونەی کۆمەڵ یەکگرتووە هێنیتەوە لە کوردستان نەخێر کۆمەڵ یەکگرتو هێشتا من بەڕێی من باسی کوردستان بکەین باسی واقع ئێرە بکەین بۆ میسر و ئیخوان و کۆمەڵ و یەکگرتو ناتوونێتە دەسەڵات ڕاست بەشدارن لە حکوومەت بەڵام ناداین دەسەڵاتیان بەدەست نییە یەک کەسی کۆمەڵیش نییە پێشمەرگە بە ئیساچێ یەک کەسی کۆمەڵ یەک کەسی یەکگرتو ئیسلامی نییە مدیری مەکتەبێک بێت یعنی قەزم وەیە لە بەشداری حەقیقییان نییە لە دەسەڵاتە بەڵام بەشداریان هەیە لە حکوومەتە بۆیە بەڕاستی ناکرێتەوە ئەزمموی ئەمان تعمیم کەی وەکو ئەزممویی مەسەلا ئیخوان مسلمین کە لە مصر کە بە انتخابات هاتنە سەر حکوم بەڵام دوای ماوەیەک بەڕاستی ئەو ئەفکارانی کە هەیەیان بوو وردە لی پاشگەز بوونەوە تاکو ئینقلابێکی بەسەرامیدا دیموکراسی جێگەیە بێتەوە بەڵێ چۆن تەفسیری ئیسلامی جیایە تەفسیری ئیسلامی ئێستا تۆ ئەگەر سیر بکەی ئەو ئیسلامی لە تورکیا هەیە تەواو جیاوازە لەو ئیسلامی کە لە ئێران هەیە یا لە سعودیە هەیە ئەمە هەر خۆی بۆ سەر لە خەڵکیێواندن نییە خۆی بۆ خۆی نەخێر ئیسلامە نەخێر ممارەسەکەی ناکرێت لێرە ڤێرژنێک بێ و لێ ڤێرژنێکی هەمووی حزبی ئیسلامی لە دەسەڵاتایە بەڵام سیستمەکەی ئیسلامی نییە کاگەر هەموو لە وڵاتانە ئیسلام حزبی ئیسلامی حکومەکە بەڵام شریعەت حکم ناکە لە وڵاتێکی ئیسلامیە لە وڵاتێکە کە وەکو سعودیە بۆ نمونە وەکو ئێران جمهوریەتی ئیسلامی دیموکراسی جێگەیە بێتەوە نەخێر ئەبەدەن نەک لە سعودیە ئەگەر تەواوی پایەکانی دینی ئیسلام جێبەجێ بکرێت دیموکراسی جێگەیە بێتەوە ئەمە ڕای تۆ بزانم تۆ شارەزای لە ئیسلام نەخێر چکە بەڕاستی تەفسیرکردن بۆ ئیسلام یەکێک باسی کردێکە لە بەڕێزەکان تەفسیرکردن بۆ ئیسلام ئیستا زۆر جیاواز بووە ئیستا مامۆسا داعشی ڕەنگە هەر پێ تەواو دوور بێ لە ئیسلام حتمەن وایە من دڵنیام بەڵام لە کاتێکا کە گوێ لە یەکی داعشە گریت هەر بە ئاەت و حەدیث ئەوەی کە مامۆسا باسێکە ئەویش ئەم والیەکات ئەڵێت تۆ ئەستن وەکو باسێکن زۆرجار ئەڵێن ئیسلامی بیژامە لە پێکانن کە هەر ئەستان دینیان وا سەهل کردووە یعنی بەڕاستی ئەم شێوازە تۆزێ شپرزەی دروست کردووە لە ناو کۆمەلگا ئەجینا ئەگەر بێت و شێوازێکی دروستی ئیسلامی و شێوازێکی دروستی ئەلمانی وەربی زۆر بە باشی توان پێکەوەی بکەن و من پێم وایە کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەجروبەیەکی زۆر جوانە بۆ پێکەوە هەڵکردنی ئەوانە هەر لە بەشداریکردنیان پێکەوە لە حکوومەت هەر لە بەشداریکردن پێکەوە لە کۆڕ و کۆبوونەوە سیاسی و ڕۆشنبیریەکان هەر لە بەشداریکردن لە زۆرجار بابزانی زۆرجار من ئاگام لێ مامۆسایانی ئاینی ئەچن بۆ تەعزیەی مەسیحەکان دێن بەشداریەکەن لە بۆنەی مسلمانان سپاس دەکەم کاک مەریوان بێگومان دێمەوەلات چکە کاتەکە بۆی بە هاوسەنگی بێت ئەچمە لای کاک بیلال بۆی پرسیارەکەی بکات پێشەوەی بچینە ناوبەر مایکەکە گەر بیدەن بە کاک بیلال ئەرک نەبێت فەرموو دەگم هێوان بەخێراتی میوانە بەڕزەکانتان دەکەم بۆ هەمووتان دەستخۆشی لە جەنابیشی دەکەم کاک یادگار وە سەرتام دەمێ هەرەوە بڵێم کاتێک ئێمە لە بەردەمێ ناختی وەستا بووین کاک مەریوان و دکتۆر عارف هاتنە بە چاوەڕێمان کە سەلاممان لێ بکەن بە گەرمی وەڵامیان بدەینەوە بەڵام لە تەنیژەمەوە تێپەڕ سەیران کردین و سەلامیان لێ نەکردین ڕخنەیەکە لێوەیان کاگەڵمی بەرنامەکە نێ دوای جوابیان بنەوە بەڵێ زایدەن بۆ بەڕێزیش نازانم زمانی کوردی چیەتی لە هیچ کەناڵەکان لە پشتی باگراوندی کەناڵەکانیان ئەوەش دواتر مناقەشەیەکەین ئەوەش دواتر مناقەشەیەکەین من هیوادارم لەو کاتەی خۆم بە تەواوی مارەسەی بکەم لە کاگاسۆ دەست پێ بکەم یەک نمونەشی بدەمێت لەسەرەوەی کە ئەو باس دەکا ماوچین تۆنگ کە دامەزرێنەری سینی کە شوعەتی سینی بوو ئێستاش ئەو سیستەمە پێڕەو دەکات تاک حیزبی کە نزیکەی دانیشتواری نزیکەی ملیار و نیوەکە تا ئێستاش لە سین تاک حیزبی بەردەوامەوەی کە بەڕێز بانگەشەی بۆ دەکەی خودی پرسیارەکەی من ئەوەیە ئەو ئەلمانیەتی بەڕێزت بانگەشەی بۆ دەکەی و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوانەی کە لە ڕۆژهەڵات ناوەڕاستدا هەن بانگەشەی بۆ دەکەن چیان بەرهەم هێناوە جگە لە زایۆنی تۆرانی ڕووبی ئەمە پرسیارە بۆ بەڕێزت پرسیارەکەی دوم بۆ مامۆستا بۆچی ئەبێت داعش ببێتە سپۆنسەری ئیسلام مەگەر لە کاتێکدا ئەوانەی لە مەیدانی جەنگا بە فعلی دەجەنگن پێشمەرگا مسلمان نین مەگەر ئیسلامیان قبول نییە بۆچی ئەبێ پێمان بفرۆشرێتەوە پرسیاری سێمم بۆ بەڕێز کاگمەری و کۆتایی بێ سوپاس دەکەم بۆ پرسیارێکشم بۆ دکتۆر عارفێ کاتم نامێنێت بۆ کاک مەریوان
بۆچی هەمیشە ئەلمانیەکان و یانەوانە بەردەوام لە پێناسەکردنی وشەی ئەلمانی لە کاتێک خۆیان پێناسەی دەکەن و دکتۆر عارفیش پێناسەی کرد ئەوان پێناسەی بۆ خۆیان لەو پێناسە دەدزنەوە بۆچی دەیانەوێت پێناسەیەکیان بۆ دابتاشن بۆ دکتۆر عارف زۆر بە کوردی ئەو شتێک کە بەڕێزت پێشنیاری دەکەی ئەو تێکڵی لە ئەلمانی و لە ئیسلامی مادەکانی لە چی پێکاتون پێکاتەکانی چین کە بەڕێزت ئەو بە هیچ هەردووکیانەوە دەکەی ئەو مادانێک کە بەڕێز پێشنیاریان دەکەین چین لە چی پێک بن و تێکەڵێ زۆر سپاس دەکەم بینەرانی ئەزیز ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە لەگەڵ تەواوی پرسیارەکان بەردەوامە بین لەگەڵتانە من ئەم جارە کەمترین پرسیارەکەم ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی بەردەوامین لەگەڵتان قسە لەسەرەوەکەین ئەلمانیەت و سیستمێکی ئەلمانی یاخۆ سیستمێکی ئیسلامی بۆ ئەمڕۆی کوردستان گرنگ و پێویستە کاک کامەران دەچینێ لای ئەگەر مایکەکەی لابێت بەڵێ بەس تەنیا پرسیار ناچونکە هەندێک کۆمنتمان هەیە لەسەر گەر بە کورتی بێت بەس هاوکاری بکەی لەوە سوپاس دەکەم زۆر بە کورتی سەرەتا مەسەلەی مستەڵەحی ئیسلامی سیاسی پێدەچێت مامۆستا سەر و سەودای زیاتر لەگەڵ زمانی عەرەبی بێ بۆیە دەڵێ هیچ کێشەی ینی کێشەی هەیە ئیسلامی سیاسی لە کوردی هیچ کێشەی نییە وەکو بڵێ محەممەدی ئاشەوان وەکو بڵێ فلانی نەجار ینی دارتاش ئەمەش سیاست لێرە کارە بۆیە ئیسلامی سیاسی پڕ بە پێسی خۆتی وەکو لایەنە زمانەوانیەکە بەڵێ دێنە سەر مەسەلەی ناوەندی سکولاریزم پێم وایە هەر ڕەوتێکی ئەلمانی بێ لەسەر ئەو ئەساسە بێتە ناو ئەو گەمەیە کە ئیسلامی سیاسی دەیکات بەرامبەر بە ئەلمانیەت ینی ئەو ڕەوتە ئەلمانیە فەشەل دێنێتن چونکە ئیسلامی سیاسی یەکەم هەنگاوی یان یەکەم وەڵامدانەوەی بۆ ئەلمانیەت ئەوەیە کە ئەلمانیەت جۆرێکە لە ئیرتیدا لە مرتەدی جۆرێکە لە دژە دینی بە هەر ڕەوتێک بەو شێوەیە بێتە ناو ئەو گەمەیە بەو شێوەیە دژایەتی دیم کە من پێم وایە فەشەل دێنێتن بۆیە پێویستە ئەو ڕەوتە بە شێوەیەکی تر یعنی مەسەلەی دینداری تۆ ناتوانانی دین لە کۆمەڵگە جیا بکەیتەوە بۆیە ئەمانەوەیان ویستووە زانی من پێم وایە ئەلمانیەت بە چێژی یا مڵی بە تامی کۆمۆنیستی شتێکی غەڵەتە دین لە ناو خەڵکانێڵی کاکە کۆمنتەکان تێبینیەکانت بنووسی بۆی وەڵامیان بیتەوە من پێم وایە دەبێ زانی خۆت کە ئەلمانیەت لەسەر ئاستی تاکیس کێشەیەکی نییە ئەمەی دێتەوە سەر مەسەلەی سیستەمەکەیە لەو سیستەمەیە دەتوانی تۆ بیت قسەی لەسەرەوە بکەی کە دەوڵەتی دینی یا دەوڵەتی ئەلمانی لە دەوڵەتی دینی ئەلمانیت جێی نابێتەوە بەڵام لە دەوڵەتی ئەلمانی دین جێی دەبێتەوە دینداری جێگەی دەبێتەوە یعنی وەکەوەی عادل باغەوان دەڵێتن کێشەی ئیسلامی سیاسی لەوەدایە بە پێیژەی دیموکراتیەت بەسەر دەکەون لەوێ کە چوونە سەرباڵەکە کاتی پێویستم پێدای پرسیارەکانت بەڵێ من پرسیارە مامۆسا تۆ کە ئەندامی ئەنجومەن نوێنەرانی عێراقی تۆ لە گەمەیەکی دیموکراتی و پەرلەمان زادەی دیموکراتیەتە و دیموکراتیی زادەی ئەلمانیەتە یعنی بەرهەمی ئەلمانیەتە تۆ هاتووی ینی تۆ بە پرۆسەیەکی دیموکراتی هاتووی چتە و شوێنە ئەی چۆن ئەمەت قبوڵە ئەمە پرسیارە پرسیارێکی تر یعنی ئێمە لە کۆمەڵگەیەکی موسڵمان دەتوانین بڵێن لە سەروی سەتانەوەتەوە بۆچی ئیسلامی سیاسی کەمترین ڕێژەی دەنگدەریەیە ئەگەر بەڕاستی ئەوە ینی ئیسلامی سیاسی جیانیە لەگەڵ خودی بڵێن دینداری خودی لەگەڵ خواپەرستی ینی ئەمە پرسیارە دەبێت ئیسلامی سیاسیەکان جواب بەس هاوکاریەکی هاوڕێکان بکەی کاتم پێدای یەک ئاخرشت لەسەر پەروەردا لەسەر پەروەردا من پێم وایە ینی ئەوەی کە دکتۆر شێکۆ کرمانز لێکۆڵنەوەیەکی هەیە لەسەر یعنی ئەو پەروەردەی ئەو منهەجەی کە لە پەروەردەی هەرێمی کوردستان هەیە ئیسلامی داعشیە یعنی بە جۆرێک تۆ مناڵ ئەمە لێکۆڵنەوەی لەسەر کراوە و سیمیناریش لە هەولێر لەسەریان کردووە یعنی مناڵ پەروەردە دەکا پێی دەڵێ فلان دین درۆزنە ینی فلان دین خوڕافیاتە زۆر سپاس ئەمە بەستە شت گەشتووە سپاس دەکەم کاک فەیسەڵ گەر یەک مایکلم بەربێ یەک مایکلە و بەربێ بۆ ئەوەی لە کاتی خۆیە کاتەکەت ئەو مایکە زۆر باشە کاک فەیسەڵ فەرموو سپاس
پرسیارێکم هەیە بۆ دکتۆر ئاسۆ ئەوش ئەوەیە بۆچی عیلمانیەکان لە کاتە هەستیارەکان معنی پەنا بۆ پیاوانی ئاینی ئەبن لەوەی کە سەرەتایی داعش هاتیە معنی چەند کۆڕ و کۆبوونەوە و مامۆستایانی ئاینی ڕێکخرایەکە ئەو خەڵکەی هێورکەنەوە وە پرسیاری دوێمینم لۆ بەڕێز دکتۆر عەرەفات ئاماژەی بۆ کردگوتی عیلمانیەکان هەتاوەکو ئێستا حاڵی نەبوون لە عیلمانیەت ئەیکەی حاڵی ئەبن وەچکۆتاوەکو ئێستا حاڵی نەبووین سوپاس سپاس بۆ تۆش سپاس بۆ کورتی پرسیارەکانت بەو شێوە بێ زۆر زۆر باشە کاکە غەریب دووبارە بوو سپاس بۆ جەنابیشتان کاک عوسمان دەستان خۆش بێ وڵات چوار پرسیارم هەیە پرسیارێکیان لە سپاس دەکەم کاک مەریوان ئیسلامی سیاسی کە دەڵێ ئیسلام بەکارهێنانە ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دینی بەکار نەهێنا لەوەی دەوڵەتی پێدا مەزرێنێ ئەوە دەبێت جوابی بدەیت ئەمە پرسیاری یەکەم بەڵێ پرسیارت کەشمان لە بەڕێز دکتۆر عەرەفات دەڵێ عەلمانی کاک مەریوان دەڵێ عەلمانی مامۆستا سەلیم دەڵێ عەلمانی بەڵام کاک ئاسۆ دەڵێ عیلمانی جیاوازی ئەو دوو مستەڵەحە پرسیارشمان ئاراستەی هەر هەمووانە ئایا عەلمانیەکان بۆ دەترسێن ڕووی ڕاستەقینەی خۆیان ئاشکرا بکەن بە کۆمەڵگە پێت وایە بەڕێی تۆ ڕووی ڕاستەقینەیان چییە کە ئاشکرای ناکەن وەڵام دەچەوە باش سپاس کاکە وتت پرسیارێک بۆ هەمووان دوو پرسیاریشت کردووە وەڵا یەک پرسیار ئەگەر بەڵێ جوابشنت ئاسایی هەر وەکو قسەکردن ئاساییە مەسەلەی ئەو ناوەندەی کە دان مەزراندووە ئێستا پرۆژەکە کە دەیانەوە ئیشی لەسەر بکەن ینی لەکوێ گەیشتن بەوەی کە کۆمەلگا پێویستی بەو پرۆژەیە زۆر زۆر سپاس دەکەم کاکە شەنگۆ فەرموو بەڵێ من لەبەر کەمی کات هەوڵەدەم سەرنج و پرسیارەکانم بە کورتی بگەێنم سپاس دەکەم لەوە دەست پێ دەکەم بەڕێز مامۆستا سەلیم لە بیدایەتی قسەکانی ئاماژەی بە هەندێک شت کرد لەسەر ئەڵمانیات من بەگشتی ئەلبەتە قەنەعاتم وایە کە جارێ زۆرینەی خەڵکی ئێمە لە ئەڵمانیەت و لە چەمکەکە نەگەیشتووە بۆ خۆی جەنابیان ئاماژەیان بە کۆمەڵێک لە مۆدێلی ئەلمانیەت کرد لە نمونەی جەنگی جیهانی و لە نمونەی سەدام حوسێن و هیتلەر و مۆسۆلینی و چەندی ئەوانی دیکەش لە ڕاستیە ئەوانە خەڵک بە هەڵە تێگەشتون جەنابیشان من حەزەکەمەوە ڕاست بکەمەوە ئەوان نە لەسەر ئەلمانیەت حسابن نا ئەلمانیش بوون ئەتاتورک ئەلمانیان ئەلمانی نییە بوون و نازیست بوون و کۆمەڵێک لەو تێرمانی تر کە ئەکرێ ئاماژەیان پێ بکرێ ئەوانە بە هیچ جۆرێک لەسەر ئەلمانیات حساب نین بۆیە ئەبێ ئێمەوە جیا بکەینەوە بەنسبەت ئەم خاڵە بەڵێ چیتر باشە زیانی ئەوانە ینی پرسیارەکە لێرەدا ئەوەیە جاکردنەوەی دین و گەڕانەوەی ئاین بۆ خودی ئینسان بۆ شەخص چه زیانێکی لە خودی دین و با بڵێن دینی ئیسلام یان هەر دینێکی دیکە یان چ زیانێکی دەبێت لە کۆمەلگا ئەمە پرسیارەکەیە قسەیەکیش لەسەر سەرنجی هەرێک لە بەڕێزان ئەلمانیەت زۆریان بەڕێزیان باسییان لە ئەلمانیەت کرد وەک مۆدێلێک لە کوردستان من پرسیارەکەم بۆ ئەوان ئەوەیە ئایا ئەلمانیەت وەک حیزب وەک ڕەوت لە ڕابردووە تا ئێستا بوونی هەبووە یان بوونی هەیە لە کوردستان بوونی نییە بە قەنەعەتی من وەک شەخص ڕەنگە کۆمەڵێک ئەشخاص پراکتیزەی ممارەسەی ئەلمانیەت بکەن بۆ ژیانی خۆیان سپاس کاکە شەنگۆ گەربیدەی بە کاکە دارەوان مەمنونم سپاس سپاس ڕاستیم پرسیارەکەی دەمەوێت لەکوارە دەست پێ بکەم بەنسبەت بابرین سیستەمی ئەلمانیەت و بابرین سیستەمی بابرین شریعەتی ئیسلامی ئەگەر بیانێ مەسەلەن برادرانی ئاین ئەگەر بیانێ مەسەلەن تەسبی بکەن لە دەستور ئەوەی من هەست دەکەم ئێستاکە لێکوانە ئێوە بابرین 4 نەفەر ڕاوەستاینەکە بابرین گفتو دەکەن لەسەر ئەو مەسەلەیە بابرین یەک دوو سێیان ئیسلامینە ئیتر ئیسلامی سیاسی ئیتر نعم لا إسلامنا فرق هو سماكم المسلمين من قبل أم مسلمان فرق إسلامي فرق المسلمان آخر إسلامي لا أم مسلماني إسلام أيديولوجيته بس مسلمان فرق خد خال القرآن شد بيجتن هو سماكم المسلمين من قبل نوامي كرا مسلمان وحتى من باباتش نيسي وقتها البجارتنا من شنو نيسي سركوتني مسلمانا بسر اسلامي كان بزانا جداي بورا لو هي تنجس بسكي تواب كم بس حمود قريت لو سرت دقيت شرعتي اسلامي ويانا نخير
چۆن نەخێر یاڵە تو پرسیارەکانت بکە بۆەوەی وەڵام بنەوە بۆی کاتەکە استقلالکەین و ئەو پرسیارانەی کراون هەروان نەبوات وەڵام بگرێنەوە. خۆی پرسیارەکە لێکوانەیە ئایا تو چۆن دەتوانی سیستەمێک بینی ناو کۆمەلگا کە بابرین هەموو دەرێن ئەمە هەوین بەس یەکتریش قبول ناکەن کا سونە شیعی قبول دەکات کا شافعی کا سەلەفی وهابی قبول دەکات کا ئەمە هەموو ئەوانە بابرین دینی تر یەکتر قبول دەکەن. ئیتر تەنها سیستەمێک ئەگەر کۆمەلگا بەڕاستی پێش بکەوی ئەمە نارم ئەلمانی بابرین بە ناوی لەبێت ئەلمانی ئەوەیە کە بابرین کە مافی هەموو تاکەکان دابین بکات. سپاس دەکەم کاکە دارەوان پێمەڵێن گەر ینی کات زیاتر بڕۆین کات نامێنێ بە وەڵامدانەوەی پرسیارەکان کاک سەنگەر. کاتم نەما ینی تۆ ڕوونکردنەوەکانیشە لەسەر پرسیار حسابە بڕواتە بێ ئەنی ڕێی خۆ دەخەیتە ڕوو هەر پرسیارە کات دەبێت دێمە وەلات کاک سەنگەر. بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم پرسیارەکەم لە بۆ ئاسۆ کەمالە بۆچی تا ئێستا داوای ئەڵمانیەتەکەن هەست ناکە ئەڵمانی شتێکی کۆنا شتێکی وەمازانی پرۆژێکی نوێت وەیە لە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی پەروەردەوە داوای ئەڵمانیەتەکەی کە باسی ئەڵمانیەت شکری یەکسەر ئاین کۆنا ئاین لە ڕووی ئەحوالی شخصیەوە بەکارنێ ئاین لەولا ئاین لەولا هەست ناکەی یەکسەر دژمنێکی زۆر لە خۆ دروست دەکەی هەر قبولیان نەبی سەتانەوەتی زیاتر لەو هەرێمە ئەتویان قبولی پرۆژێشکە نوێی دابین لە بۆ هەرێمی کوردستان زۆر باشترە نەک داوای ئەڵمانیەت و شتێک ئەو هەر زۆر کۆنا. بەڵێ کاکە سەنگەر زۆر سپاس بۆ جەنابیشتان کاکە سەفەر زۆر بەگوتی بێ کاکە سەفەر داوای لێبوردنەکەم کاتەکەمان هاوکار نییە. بەڵام خۆ دەبێ ڕێی خۆمان بگەین ئەوەی پرسیارە لایمان دەبێ بگەین ئاخر ئەبێ کاتی بەرنامەکەش کە کۆتاییات وەڵامان وەرنەگرتەوە ڕەخنە کاگاسۆیتەوە. بەڵێ تاوان باشە ئێوە خۆمان باش وەردەزانین کە دەرەی ئیسلام بۆ تاکو عیلمانێت وەکو دەستورێک بۆ هەمووان خۆی لە خۆیدا ئەوە هیچ ماناشی نامینێتەوە ئیسلامەتی لەبەرەوەی هەر شتێک کرا بە دەستور بە زەبری هێز ئەو شتە جێبەجێ دەکرێت تاکەن ئەگە هەر تاکێک لەیلادا تووشی لێ پیسنەوە دەبیتن کاتێک کە جەنابەت ئەو پرۆژە عیلمانێت پێەیە هاتە چ کۆمەڵگەیە کە پرۆژە جێبەجێ دەکەی هاتە کۆمەڵگەیە کە سەتانەوەتی موسڵمانە یعنی بە یاسا بەو خەڵکە دەرەی نابی ژمارەکردن لە ڕێگای ئیسلامەوە بێتن یعنی ئەو خەڵکە دەبێت بەسەتانەوە بەپێی یاسا دەبێت لەوی هێوە زینا بکەن و بەبێت ئەم کارانە خۆ لە خۆیدا ئەو سوالەکەی جەنابەت هاتێت کۆمەڵگایەک دەتەوێت ئەو دەستورە ئەو عیلمانیەت بکەی بە یاسا. دکتۆر عەرفات کاتم نەماوە بڕاتە بێت کاک محەممەد با پرسیارەکەی بکات داوای لێبوردنەکەم. دەستخۆشتان لێکم پرسیارێک بۆ کاکەمال ئەوەیە کە ئێمە دەزانین مێژوو ئەگەر بخوێنەوە سەردەمی ئەندەلوس کە بە سەردەمی زێڕین و پێشکردن خوازی دادرێت ئایا دینی ئیسلام لەو کاتەیە کۆنەپەرستیە کە هەتاوکو ئێستا ئەلمانیەکان ئەگەڕێنەوە بۆ سوودوەرگرتن لە بیردۆزەکانیان لە کتێبەکانیان لەو شارستانەیە کە لەو سەردەمەیە یعنی بنیادنیانە ئایا ئەمە ئەلمانیەکان ئەمان کۆنەپەرست نین کە ئەگەڕێنەوە بۆ چەند سە ساڵێک لەمەوبەر بۆ سوودوەرگرتن سپاس کاکەم کتێبانە وەڵامی بۆ وەرناگیرمەوە ینی کاتم نامێنێت کە وەڵامی باتەوە پێم خۆش نییە ینی پرسیاری بکەی وەڵام وەرنەگیرێتەوە کاگاسۆ ینی بە چڕی بە مکەسەفی وەڵامی پرسیارەکان بیتەوە. یەکەم سکۆلاریست ناترسین و پرۆژەکەمان زۆر وازە دیارەکە ئەمانەوێت چی بکەین لەگەڵ ئەم سیستمە ئەوە بە تەنهاوە نییە کامڕۆ ئەم شتە ڕاگەیەنرابێ لە نەوەیەکەوە کە ئەم کوردستانە ئازاد بووە لەسەر مەسلەی ئازادی ڕادەربڕین لەسەر ڕەخنەگرتن لە شاعیرەکانمانەوە بیگرە لە نووسەرەکانمانەوە بیگرە ئەم کاریان کردووە کەسانی سکۆلاریست لە مەسلەی ژنانەوە بیگرە لە نەوەیەکەوە تا ئێستا هەموو بزوتنەوەی ژنان خوازیاری یاسای یەکسانین هەرەوەی ئێستا لە کانتۆنی جەزیرە سەرکەوتوانە داناوە بەرامبەر بە نەخێر دوو کەس لە ژوورێکی تاریکان و سیوانەوە ڕاپرسیشیان نەخێر ئەوان لە مقاومەت لە دژی داعشە یاسای کۆنەپەرستانەی داعش کە پشتی بەستووە بەوەی کە فرێژنی سەپێنێ کە مارەی تەتەڕەفی خۆیان لەی داعش کەمتر نەبوو کە سەپاندیان بەسەر جەزیرەدا ئەوان هەڵگری شتێک بوون کە ئێستا هەموو کۆمەلگای ڕۆژئاوا هەموو کۆمەلگای بە شەریک ئەو شکستەی بە داعشیان ناوە جێگەی ئومێدی هەمویانە بۆیە یەکەم شت ئەمە کۆن نییە لەبەرەوەی وتم لەناو ئەم کۆمەلگایە ئێستا تۆ یاساکانت هەیە کە تەسیراتی دینی لەسرە یاسای باری کەسیت هەیە یاسای سزادانت هەیە ئەوە تا دەستور خەریکە بە زۆر سەپێنرێ بەسەریا کە ئابێت سەرچاوەیەکی ئیسلامی بێ مزگەوتەکانت هەیە کە بە قسەی خۆمان یەکێک لەو سەرچاوانەی کە توندوتیژی بەرهەمەهێنن لە کۆمەلگا کە لەوانەیە لەم 1-2 هەفتە لە سلێمانی نمایش کرێ 200 مەلا لەم کوردستانە
سوکایەتیان بە ژن کردووە سوکایەتیان بە خەڵکانی کردووە کە باوەڕیان بە ئیسلام نییە خەڵکانێک کە ڕەخنەیان گرتووە ئەمەتان پرسیارەکانی دیکە پرسیارەکانی تر باسی ئەوەی کە علمانیت نەخێرنە ئەو شتەیە کە سەدام حوسێن وتوێتی نە ئەو شتەیە کە زایۆنیست وتوێتی علمانیت ئەم شتەیە کە باسمان کرد کە دینەگەڕێنێتەوە شوێنەی کە هەموو کەسێک بە هەر بیر و باوەڕێکەوە هەیەی جێگەی احترامە هەمووی هاوڵاتی یەکسانن بەرامبەر بە یاسا تۆ هەر دینیەکە هەبێ یەک یاسا هەیە چونکە ئێمە یەک هاوڵاتی کاگاسۆپرسیاری ئەوەش دێکرات چۆن گەشتن بۆ قەنەعاتە کە لە ئێستا پێویستمان بە ئەلمانیەتە دووشت یەکەمەوەی کە وتم لەم کۆمەلگایە هەوڵی جۆرا و جۆر هەبووە بەردەوام بۆی ئەو یاسانەی کە لەژێر کاریگەری ئیسلامە ئەمە لا ببرێ دووەم خەتەری داعش خەتەری بەدیلە ئیسلامیەکەی کە ئێستا ئێمە شەڕەکەین لەگەڵیا ئەم کوردستانە دوو ڕێگای لە بەردەمایە دوو بەدیلی لە بەردەمایە یانە بێت تەسلیم بێ بەو کۆنەپەرستی کە داعش و دەوڵەتە ئیسلامیەکەی و خلافەتەکەی هێنایەتی یانە بێت بڕوا خۆی جاکاتەوە لەوەی کە ئەو توندوتیژە نەک لە کوردستانەوە هێز بڕوا بۆ ئەوێ وەڵامی دوا پرسیار بیتەوە ئەڵێ وامان زانشتێکی تازەتان پێیە کەچی ئەم پرۆژەیەتان هێناوە ڕێیەوە ڕێی کاک سەفەر بووە بەڵێ وتم ئەمانەشتی تازەن کە تۆ ئینسان لەم کۆمەلگایە ئازادکەی لە قەیدوبەندی دینیەکان ئازادی کەی بتوانێت بنووسێ ڕەخنە بگرێ بتوانێت هەر ئەو ڕوخسارە مەدەنیانی کە تا ئێستا کوردستان هەیە بووە و ئیسلامیەکان پاشەکشەیان پێ کردووە بتوانێت ئەمە زیاتر بژێنیتەوە بە چڕی و پوختی وەڵامی پرسیارەکان یەک لە ئەوەکان تەبعاً ئەو جۆرەی کە کاگاسۆ بیری لێ دەکاتەوە خۆی سەپاندنی بیری ئەلمانیەت بەسەر کۆمەلگایەکی ئیسلامی ئەوە بخۆی دیکتاتۆریەتە ئەوە بۆ خۆی بەڕاستی ڕێز لێ نەگرتنە لە شعوری خەڵک لە ئاینی خەڵک خەڵکێک کە ئیسلامی قبوڵە خەڵێک کە بۆ خۆی هاتوتە ناو ئیسلام خەڵکێک کە ئەو ئیسلامەی بوێ جەنابی هاتووە دەڵێت دەبێت ئەوە دابڕنین ئەو بەڕاستی تاچێک یاخو گروپێکی کەم ئەو لە سانەوە نوێ بە توی تۆ بڕۆ فرەژنی بسەپێنە ئەو لە سانەوە نوێ بە توی تۆ کەمارەی ژت بەنی وە حسابکە ئەو لە سانەوە نوێی تۆ باسیەکەی ئەوانە کەسانێکن دینیان هەیە لە ماڵی خۆیان ئێمە بەڕاستیتان پێ بڵین هێندە کەس هەیە سواری مەوجەکە بووە مەوزوعی داعش و ئەو وەزعی کە هاتوتە ناوچەکە قۆستویەتەوە بۆی ئەو ڕۆ هەوڵ بدا لە موسڵماندا لە ئەحزابی لە ڕەوتە ئیسلامیەکاندا لە مەذاهیبی ئیسلام ئێمە پێش هەموو کەس مهدەترین لەوانەی کە ئێستا پێیان وایە داعش نمونەیەکی دەوڵەتی ئیسلامی تهدید بە دەرەجەیەک لەسەر ئێمە ئەو جار لەسەر ئەوان بۆیە پێم وایە هەر کەسێک داعش وەکو نمونەیەک پێشان بدا ستەمی کردووە وە عەدالەتی کردووە لەگەڵ سعودیایت ئەو سیستەمە لەگەڵ ئەمریکای کە هات خەڵکی لێرە ژن و پیاوی سواری یەکتر لەگەڵ مەبدەی سکۆلاریستی دنیایان کە ڕێگە لە توندوتیژی کەمەکاتەوە ئێمە لەگەڵ ئەوەی کە هات لەگەڵ خەڵکی تعزیبدا و لە گوانتانەوە و کاتیەوەمان نەماوە مەسلەیەکی گرنگ مەبەست بە وەڵامی بۆ وەرگرمەوە ئەوەی ئەوترێت لە ئێستادا باسێکەیە و ئاڵێن بە شێوەیەک لە شێوەکانیش پەسەند کراوە کە قوتابخانە ئاینیەکان بخرێنە سەر وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و لەسەر وەزارەتی ئەوقاف لا برێ ڕای تۆ لەسەر ئەم مەسەلەیە پێم خۆش حەقی خۆم پێ بدەیت چونکە پێم وابوو چونکە کاتم لە کۆتایی نزیک بەرنامەکە هەر بەوە بەس ئاگات لەوە بێ بەڵێ پێم وایە ئێستا ئەو بڕیارەی کە دەرچووە ئێمە لەگەڵ ئەوە داین چۆن قوتابی قازانج دەکات چۆن مەداریسە دینەکان ئیسیفادەیان پێدەگات زیاتر ئێمە لەگەڵ ئەو ڕێیە داین ئێمە ناڵین هەر قەرارێک وەزارەتی تەربیە یان وەزارەتی ئەوقاف دەری کرد یا ڕەجمەن بالغەیب ڕەتیکەینەوە بەڵام هەست دەکەین ئەوە پیلانێکە یەکەم بۆ نەهێشتنی مەلا بۆ لە ناوبردننی حجرەکان و مەداریسە دینیەکان بۆ گۆڕینی سیستەمی دیراسی کە سەر بە وەزارەتی ئەوقافە و پێشتریش تەجروبەیەکمان هەبووە لەگەڵ ئەوەدا کە مەدرسەیەک هەبوو لە هەولێر بە ناوی مەدرسەی بارزانی نەمر بۆ خوێندنی ئیسلامی بوو و لە پاشان ناوی گۆڕا بە هەولێر دوایە چۆ سەر وەزارەتی تەربیە لە ئێستا جگە لە کۆلێژی شەریعە لەی شوێنیکە وەرناگیرێن پێشیان وا بوو زۆر طموحاتیان دانەوەتان بۆ دەکەین و ئەواتان بۆ دەکەین لە ساڵی 1959 عەبدولکەریم قاسم بڕیارێکی دەرکرد حجرەکانی بەو شێوەیە قەپا
وفات کرد کاتێک کە هاتن گوتی ئێوە بێت و ئیمتیحانێک بدەنەوە دەبن بە مامۆستا لە قوتابخانەکان مەلای نەهێش بەدە گوندان مەلایەکیان دەست نەدەکە و مردویەکیان بۆ تەڵقیندا دێمەوەلات بۆی دو قسەش دووەرگرم خۆشت خوا تەماشاکە کاتم نەماوە بڕواتە بێ کاتم نەماوە یعنی هەواڵەکان دەست پێ کات زۆر بە کورتی تەماشاکە یەکەم وەزارەتی ناوخۆ کولیەی هەیە بە ناوی کولیەی شورتە وەزارەتی تەندروستی کۆلێژی پزیشکی هەیە وەزارەتی پێشمەرگە دوو ئەکادیمیای هەیە لە زاخۆیەک لە قەڵاچوالان جگە لەوەی وەقفی شیعی جامیعی هەیە وەقفی سونی جامیعی هەیە هەل لە بەرەما ئەبێت وەزارەتی ئەوقافیش ئێمە تەنها چەند مەداریسێکمان هەبوو لە وەزارەتی ئەوقاف بەبێ ئەوەی پرس بە تەڵەبەکان بکەن بەبێ ئەوەی پرس بە مامۆستایەکان بکەن بەبێ ئەوەی چۆن دەڵە وەرکشۆپێک بکەن ڕووکردنەوەی بۆ خەڵک بدەن لە کولفەیەکونێکدا هەستان دەست نەقلیانکەن بۆ وەزارەتی پەروەردە حەق نییە خەڵک قبوڵی بکەن کاتەکان مامۆستایانی ئاینی قبول بکەن پێمان وایە ئەوە پلانێکە وەڵامیان بنەوە بە ڕێو پوختی وڵا پرسیارەکان بە سەریعی جوابم و ڕاستی دیارە کات نییە ئەڵێ یەکەم پرسیارە و لیانکردنیان ئەلمانیەکان بۆ خۆیان پێناسە ناکەن و من نازانم بەڕاستی ئەو بۆچی ئاراسی من کراوە پرسیارە بەڵام جواب بێدەمەوە لەبەر ئەوەی ئەگەر مەبەستی من بێ بۆچی چونکە بەڕاستی من تا ئێستا تەفسیری ئەلمانیەت لە کوردستان بە تەندروست نابینم بە مغەوەشیە بینم هەندێک وەکو دێوەزمە پیشانێدا بەڵێ قەزم وەیە بەڵێ هەندێک وەکو دێوەزمە پیشانێدا و هەندێکی ژوا پیشانێدا کە ئیتر هەرکە ناوتت ئەلمانیەتەوە دنیا بێتە شامی شەریف و وەکو ئەمریکا و ئیسرائیل و ئەو وڵاتانی کە هەموو ڕۆژە داهێنانەکەن وامان لێ نەخێر ئەوەی شان تەندروست نییە هەر لەبەر ئەوەیە سەبەب زۆر کەس کەلیمەی لەسەر کەلیمەی ئەلمانیەت خۆی ساغ ناکاتەوە ئەوە لە شوێنێکی تر پرسیارێکیان کرد ئەڵە بۆ ئیسلامی سیاسی لەناو کۆمەلگا زۆرینەیە کە منەوە پرسیار زۆر حەزەکەم جواب بەمە بەڕاستی بۆچ ئیسلامی سیاسی لەناو مجتەمەعێکی وەکو ئێمە کە لە ١٩٠ زیاتری موسڵمانە بۆچی دایمە لە ئیسلامی سیاسی دائیمە دەنگی کەمێنن نەکەر ئەوە خۆی ئەوە دلیلێکە بۆی کە تێکەڵاوکردنی کاروباری ئاین یان بەکارهێنانی ئاین بۆ کاری سیاست لە لای مجتەمەع ڕەدەکرێتەوە ئەوە دلیلێکە یەکێکی تریشان کە زۆر زاهریەکە نازانم ئێوە متابعەتان کردویانە زۆربەی ئەو کەسانی کە زۆر ڕەخنە ئەگرن لە سیستەمی ئیسلامی سیاسی ئەو کەسانن کە دامەزرێنەر و لە لوب ناوەڕۆکی حزب ئیسلامیەکانی کوردستان و ئەفکارە ئیسلامیەکانی کوردستان هاتوونەتە دەرەوە ئێستا ئەوانە زۆر تونتر ڕەخناگرن لەوانەی کە بە ئەلمانیەزان وەکو لە کاک ئاسۆ تونتر ڕەخناگرن نمونە هەیە پرسیار وەڵام بیتەوە سپاس دەکەم وەڵاهی دووسێ پرسیار ماوە لە کۆنتڕۆڵ و پێم بڵێن ینی کاتمان هیچ نەماوە پرسیارێکی کە ڕاستەوخوا بەڕاستی من بوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دینی بەکارهێنا کاتێکە نەخێر پەیامی ئەخلاقی ئیسلامی بەکارهێنا بۆ ئەوەی کە لە زوڵم ئەو خەڵکە ڕزگارکە نەوەک دینی بەکارهێنا بە درێژایی مێژوو هەر لە سەردەمەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تاکو ئەگاتە داعش یەک ئیمپراتۆریەتی ئیسلامی نەبووە یەک کیانی ئیسلامی نەبووە کەلیمە ئیسلامی پێوە بێ هەر لە ئەمەویەکان عەباسیەکان فات هەرچی ناوەڕێ کەلیمە ئیسلامی نەزانم بەر لەوەی تۆ هەر گلەیەک من نەزانم وەکو پێویست کاتم نەدا بە جەنابتان بەڵام بەڵێن یەوەت پێدەم لە بەرنامەیەکی دیکە تەواوی ئەفکارەکانت بگات قسەی تۆ و ئەتەوێت چی بڵێ وەکی بژی لێ بەرنامەکەت کە هێما چونکە تەزدڵم میکرد ڕاستی من داوای لێبوردن باشە پێویستە ئەم بزانین ئیسلام تشتێکە مەذهب تشتێک باشە تازە وەختی بەحسە السعودية کرد السعودية مذهبی حنبلية بەحسە ئیران کرد مذهبی جعفریە ئەو وڵاتی کە ئەم بەحث کەین وەختە زۆر جا بژن لە السعودية هەل ئافرەت سیارە لێ بخورێت ئەوە نە ئیسلامە ئەوە مەذهبی حنبلية ئەوە مەذهبی ئایدۆلۆژیەوانە جەدار چەندێ پرسیار ئەوە ئەگەر هاتو ئەم ئیسلام و مەذاهبەتێک هەل بکەن هەنگی دەم زوڵمێکی ئیسلامە دیکە لەبەرچە تەماشە بوو چه داعش بڕیاردا بۆ کوشتنا ئێزدیا ئایا ئیسلامەتی بڕیاردا سەرۆی چەندێ نەخێر تماشى تفسير إرشاد العقل السليم إلى مزايا القرآن الكريم ياكي أبو السعود العمادي خلكي آمدية كردة واختي خو مذهب حنفية دبيجيتن كشتنا إزديا حلالة هرم بكوجن جنيت وان بين حلالة إيوا مذهب ونا إسلامتية دو أجر أم بتشي المذهب إسلامتي كأن الظلم إسلامتي البرشة تماشى مذهب الشافعي بقى الكتابة دبيجيت بيوسا مسلمان هم صالح جاري كي بتشن هيرشا كان سر كافرة جنيت وان بينن قتلوان حلالة أو مذهب الشافعي ونا إسلامه أجر تبتش جدايك ناخي ما بين إسلامتي مذهب الظلم لك دوام تازة ياسا محكمة الفدرالية البرلمان العراقية محكمة الفدرالية باشا المحكمة الفدرالية هاتية نيويسيا أي قرار ينبغي أن لا يخالف أحكام الشرع وفي الوقت نفسه لا يناقض مبادئ الديمقراطية من شكر أسوكو بسفور أسشم سردانا مدحت المحمود مكر
سەرۆکی دادگا فدرال چوومە جامێ وگوتەوە گەلێک خەتەرە وگوت ڕەجاءن یان نووسی بچوار فقهاء الإسلامي دەیبێنە ناو محكمة الاتحادية من شو قلت أحكام الشرع لابة بنوسا ألا يخالف أي قرار ثوابت الإسلام بس كاتبة تويم دو أقصد كي الأحكام تختلف باختلاف الزمان والمكان أجرت حتى الدستور كردستان اتكاذا كما الدستور نيوسن بنيسن أي قرار لا يخالف ثوابت الإسلام ننسن أحكام الشرع أحكام الشرع تتغير مذهبا إسلام تشتكى مذهب تشتكى زور سباس ولا زور ما بو بس بلي قبول يكم كالي ظلم اللي كردون من داوي اللي بردنا كم زور سباس بو دكتور عرفات كرم سباس بو كاكا باس ما كرد كاتمنا ما بالراتبه كاك مريوان نقشبندي سباس بو ما متصلين شوشكي سباس بو كاك اسو كمال بالراتبه كاتمنا ما كنترول كانت انا مدب كان شيء لاي دنگداني كوتاي آیا کاملم سیستمانە تۆندڕەوی بەرهەم دەهێنێت سیستمی ئیسلامی سیستمی ئەلمانی بڕیارم نەداوە سیستمی ئیسلامی لەسەر کۆنتڕۆڵەکانتان ژمارەیەکە ئەلمانی ژمارە 2 بڕیار نەداوە ژمارە 3 ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن فەرموون ئایا کام لەم سیستمانە تۆندڕەوی بەرهەم دەهێنێت سیستمی ئیسلامی سیستمی ئەلمانی بڕیارم نەداوە بەپێ حزورەکەی ناوەڵە بەپێ ئەوەی جەنابەت گەیاندێت بەڵێ کۆتایی هات بەڵێ ئایا کام لەم سیستمانە تۆندڕەوی بەرهەم دەهێنێت لە ڕاپرسی یەکەمە 25% دەڵێت سیستمی ئیسلامی 70% دەڵێت سیستمی ئەلمانی 50% دەڵێت بڕیارم نەداوە تکایە ئەنجامی ڕاپرسی یەکەم لەسەر شاشەکە دەرکەوێت ئەمە ڕاپرسی دووەم بوو کە بینیتان ئەمە ئەنجامی ڕاپرسی یەکەمە لە ئەنجامی ڕاپرسی یەکەمە 32% دەڵێت سیستمی ئیسلامی 56% دەڵێت سیستمی ئەلمانی 12% دەڵێت بڕیارم نەداوە تکایە هەردوو ڕاپرسیەکە دەرکەوێت بۆی بەراوردێکی بکەین وەکو ئەبینن ئایا کام لەم سیستمانە تۆندڕەوی بەرهەم دەهێنێت لە ڕاپرسی یەکەمە 32% دەڵێت سیستمی ئیسلامی لە ڕاپرسی دووهەماڵێت 25% واتە کەم بۆتەوە لە ڕاپرسی یەکەمە 56% دەڵێت سیستمی ئەلمانی لە ڕاپرسی دووهەمە زیادی کردووە بۆ 70% لە ڕاپرسی یەکەمە 12% بڕیاری نەداوە لە ڕاپرسی دووهەمە ئەم 12 بوون بە 5% و هەمویان بڕیاریان داوە ئەزیزانم تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوەدان بێت